وەختتان و خێر خەڵک و کوردەوار و میدوارم لە هەرکوێ هەن ساق و سەلامەت بن. بەردەوامین لە دادگایە ئەنفالیان ساڵەکانە سیەی سیستەماتیکە قڕان. متعسفانە خەلەلێک لە دەنگ هەبوو کاک بەکر لە ئێمە حەڵی نابوو و من مەجبور بووم کە ئەو دادگاهە دووە قەت کەم و سەر لە نوێ دەست پێ بکەمەوە. ومیدوارم کێشەمان نەبێت و میدوارم ئەم دەفع مشکڵێک دروست نەوێ و کاک بەکر بتوانێت بە باشی بەشداری بکات و دەنگە ئێمەی پێ بگات و ئەو کێشەمانە نەبێ وەکو جاری پێشوو چەندین دقیقە بوێسین بە دیارە وەسڵبوونە کانێکشنەکەەوە. تەبیعەتەن تۆزێک لە مقدمەی دیبیتەکەی تر پەڕی و من تکراری ناکەمەوە مەگەرەوەی کە لە خلالە گفتوگۆکانمانە لەگەڵە کاک بەکر دەسی پێ بکەینەوە. کاک بەکر وەختت وە خەریسە دەنگم تێت کاک بەکر. ئێمە متعسفانە ئەو کارێک کە گەرەکمان و لە سەرتاوە بیکەین سەر لە نوێشێ بیکەینەوە. من مقدمەکە نەهاتمە دووبارە، بەڵام لە خلالە گفتوگۆی نێوانی من و جناب تایکەین. بزانە ئێمە گەین بەو جێگەی کە من پرسیارم لە ئێوە کرد، وتم کاکە گیان ئەم شتەی کە ئێوە پێێژن حکوومەتە کوردی، من پێێژم حەلیمە کوردستان، تا ئیستا لەسەر ئەم پرسیارە وێسیاگە بۆ ئەنفال جەنابەت وتت نەوێسیاگە موسساتیشی بۆ دروست نەکردگە. من وتم چرا یە پرسیارێکی کردگە جواویشی داگەسەوە. پرسیارەکەی ئەمە بووگە بۆ ئەنفال بۆ خاتری ئەوە بوو کە سەدام حسێن ئختاری دابوو بەم حیزبانە هێزە ئێران مێرن، هێزە ئێران بێرن بە هەموو چەک و چۆڵێ لێتانەدەم. ئەمان خۆیان وا ئێژن دەیان کەسی شتێرە نەم قسە بۆیان پشتڕاستکاتەوە. بعد کە تێنە سەر نووسین گشتیان ئەنووسن سیاسەتە ئەرز سوتاو. سیاسەتە ئەرز سوتاو ئەمەسە بابزانین، یعنی تۆ شوێنێکی ژیان بەلادێ و شار و ئەمانە هەمووی لە بین ئەوەی لەبەرەوەی لەشکری دوژمنت دەسی بە ئاو خۆراک و لۆجستیک و ئەمانە نەگات. کاک بەکر ئەم دەحفە دەنگە مەشنەفی سێ ئاغەگیان ئەمە بۆ کوردەوارە ئێمە ئەم سیاسەتە ئەرزە سوتاوە ناخوات. ئەوەڵەن ئەمە لە نێوانە دوو دەوڵەتە ئەویش لە دەوڵەتێک وەکو ڕووسیە ئەوە ئیمکان پەزیرە، چون سەرزەمینێکی گەورە و عەزیمی هەست. مەسەڵەن تۆ لە خاکە ئیسرائیل ئەم کارە ناتوانانی بکەی، سیاسەتە ئەرزە سوتاو بۆ کێ بەکارتێری؟ یا مەسەڵەن خاکە وڵاتانێک کە ئەمڕۆ پێیان ئێژن تورکیە و عێراق و سووریە و ئێران، سیاسەتە ئەرزە سوتاو ناتوانانی بەکاربێنی. پاشان تۆ ئەزانی کە ئەنفال بە قۆناغە جۆرا و جۆرا لە 8 مەرحەلا بەرگوزار بوو، لە 6 قۆناغە و 8 مەرحەلە. لە دۆڵت جافایەتی دەست پێکا سەرەدا لە بادینان تێتە گەرمیان. عەزیزم نیروهای مسلحە ئەم ئەحزابە ئوسولەن نەگەی گەسە 1000 نەفەر تا ئەمانە بتوانن بە پانتاییە ئەگرات تۆ بۆ خاتر حزورە 4 پێشمەرگە کە ئیمکانی هەست ئەم 4 پێشمەرگە مەسەڵەن تانکێکیش لە تۆ بتەقێنەوە یا 20 نەفەر لە تۆ بکوژن، تۆ دەست بەی بە ئەم کوشتارە. تۆ لە کاتە مەلام سەپای بارزانانی ئەم کوشتارە ناکەی، ئیستا ئەم کوشتارە بۆ ئەەکەی. سەرکە پاواتە ئەلەگرا ئەمانە ئاسانکارین و جواو ناداتەوە و خەڵک ناپرسێ ئەرێ بۆ ئەنفال ڕۆڵە ئەم حیزبانە چ بوو؟ خەڵک بیستومە کاک بەکر ئێژێت ئەرتەشە بەعس هات بە ئێمەی وت لە لادەکەی خۆتان چۆڵیکەن بڕۆن تا 3 مانگی تر بڕۆن. خەڵک پرسی بەم حیزبانە کرد، حیزبەکان وتیان مەڕۆن، ئێمە دفاعتان لێکەین و چۆڵی مەکەن. ئایا ئەم قسە ڕاستە؟ ئەم قسە ڕاستە کاک بەکر؟ بەڵێ کاک پەیمان ئەو قسەی ڕاستە. ئێمە چۆن بۆ ئەو قسەیە کاک بەکر؟ ببەخشە کاک بەکر، سەر لە نوێ دووبارە خۆت معرفی کەرەوە، چون من لەبیرم چوو. ئێوە سەر لە نوێ خۆتان معرفی کەنەوە، بێژن ئێوە کێن و ئەم سوعالی منە جواب بانەوە کە چۆن بڵێ گیان. کاک پەیمان من بەکر حەمەحسێنم لە شاری چەمچەماڵ 19 کەس لە بنەماڵەکە منفالە خەڵکی منتیقەی سەنگاوین، ئەو ناوچەیە کە زۆرترین سنووری ئەنفالی هەیە بە گەرمیان و قادرکەرەم و سەنگاوە. بەڵێ ئەو پرسیاری جەنابەت ڕاستە کە پێش ئەوە خەڵکی لادی و گوندەکان بیستبوویان و داوا کرابوو کە گوندەکان چۆڵکەن و بگەڕێنەوە بۆ شار.
بەڵام بەسێک دقیقە پەلەمەکە کاکە پەلەمەکە بێسە بە چ بیانویە وتبووی دەوڵەتە بەعس چۆڵی بکەن بڕۆن بۆ شار؟ وڵاهی ئەوەی ئێمە بیستومانە، ینی ئەوەی ئێمە من خۆم ئەو کاتە منداڵ بوو بەڕاستی تەمەنم تقریبا 7 ساڵ بۆ 8 ساڵ بووە، ینی کە ئەو حەدەسی ئەنفال بڵێن ژینۆساید ئەنفال ڕوویداوە. وتوێتی مەسەلەن لە ڕێگەی هەندێک لەو خەڵکانی کە لە ناو حزبی بەعسا بوون و دەست ڕۆیشتوو بوون گەشتۆتەوە بە خەڵکی خزم و کەسوکاری خۆیان، وتوێتی مەسەلەن سەدام و ڕژێمی بەعس بەتەمایە هەموو لادێ و گوندەکان خاپور و وێران بکا و خەڵکەکەی بەرێت، یعنی بیبات و سەرنگومی کاو یا لادیەکان بڕوخێنێ. بۆیە هەوڵدەن پێش ئەوە ئەمە خەڵک لە شارەوە جوابی ناردۆ بۆ خەڵکی لادێ، مەسەلەن هەوڵدەن لادیەکان چۆڵکەن بێنەوە بۆ شار وەرن بۆ ماڵی ئێمە مەسەلەن بۆ شار ئاوا خزم جوابی ناردۆ بۆ خزم، ینی ئەم حاڵەتە هەبووە و خەڵک بە شێوەی ڕسمی نەبووە کاکە بێسە بە شێوەی ڕسمی ئەرتەشە بەعس نەهاتووە قسە بکە. من بە شێوەی ڕسمی ئەوەی من بیست بێتم نەم بیستوە، ینی بەڵام من ئەمەم بە پێگەیوە، ینی ئەمەی کە وەکو بەلادی خۆمان باسەکەم بەشێک لە خەڵکەکە هاتوون بەرەو شار بێن، هەتا هەندێک لەو خەڵکەی کە مەسەلەن لەو سنوورە بوون پێشمەرگەکان ڕێگەیان گرتوون بۆ ماوەی 3 ڕۆژ 4 ڕۆژ لە دەوروبەری ئەو گوند و لادیانە وتویانە مەڕۆن ئێمە بەرگریەکەن، مەسەلەن سەدام دوو دەبابەشکایی باوام ئەم وتەزای زۆر بەکارهێنراوە ئێمە دیفاعەکەین. دوای 3 ڕۆژ ئەمە تۆ بۆ سەکاکە ئەمە دقیقەن دوای سناریۆکەی هەڵەبجەس مانگە شۆبات ئەکاتە چ مانگی؟ مانگی دوو یعنی فبریوەری. هەڵەبجە کەی کریاگە؟ هەڵەبجە لە دەستپێکی جانیوەریەوە کریا. ئەها مانگی دووە ببەخشە ڕاستەکەی جانیوەری فبریوەری دووە ئەو سێ مانگی سێ خۆی پرۆسی تۆ تاریخەکە ئیستا ببەخشە تۆ تاریخەکە ئیستا خەریکی بە میلادی ئێژیتی بەڵێ مانگی سێ میلادی بەڵێ پس ئەمە پێش لە هەڵەبجەز پێش بەڵێ ینی لە 23 دوی ساڵی 1970 کە قۆناغی یەکەمی ئەنفال ڕوویاوە لە دۆڵی جافایەتی و سەرگەڵ و بەرگەڵ و سەرکردایەتیەشێتیوە دوایی قۆناغی 2-3 هەتا چواریش یەکە منتیقەی قەرەداخ و دوایی دێتە منتیقەی سەنگا و گەرمیان و ئەمانە هەردوو قۆناغی 3 و 4 بە تایبەتی منتیقەی چەمچەماڵ و گەرمیانی گرتوتەوە. ئەمەی کە ئێمە باسیەکەین لە سەرەتای بەهار بوو، ینی پێش حەدەسی بڵین کیمیابارانی هەڵەبجە بوو کە خەڵک هەتاوەکو کاتی ئەوە بۆ مەسەلەن بەهار و ئەو ڕەز و باخ وانە بەهار بووە هەتا ئەم کاتە بووە بەشێک لەمانە ڕێگەیان لە خەڵک گرتووە بێنەوە بۆ شار، یعنی دوای ئەوەی کە زانیویان ئەو بارودۆخیان بۆ کۆنتترۆل ناکرێت دوای چەند ڕۆژێک ڕێگەیان داوە. ئێمە لە منتیقەی سەنگا و کاک پەیمان شوێنێکەیە پێڵن ئیمام شاسوان یعنی شوێنی کۆکردنەوەی خەڵکی جینۆسایدکراوی ئەنفالە لە سنووری سنگاوە هەموو دەیەکانی سنگاو کۆکراونەتەوە هێنراونەتە ئەو شوێنە خەڵکەکەی بڵین دانیشتوانی گوندەکان ئەوەی کە پێویستی ماڵ و پێویستی خۆیان بووە لە خێزانەکان هێناونەتە ئەو شوێنە. لەو شوێنە چەند دیوایەکی عسکەری هەبووە جاش و مستەشارە بووە ئەم خەڵکیان کردوتە ناو ئیڤا و سیارەی عسکەری و پاس و کۆستەر و پەلەمەکە کاک با منم تەکلفە مشەخصکەم جارێ تۆ جەریانێکە دەست بە ناوە پێشمەرگە بە خەڵک بێژریاگە لادەکان چۆڵکەن خاپوریەکە و ئەمانە بە خەڵکەکە ئێژن نەخێر چۆڵی مەکەن سەدام حوسێن دوو دەباوەی شکاوی ماوە و حچێکی نەماوە و دانیشتنەوەی مەدفاعتان لێکەی ئەمانە لێو دو هەنم قسەیشیانە بردە هەڵەبجە وتیان سەدام حوسێن ناتوانێت و حیچ ناکات و ئازادمان کردوون و دانیشتن و بکوێڕن. خەڵک ئەیوت لە هەڵەبجا ئەیوت ئەمانە دەرعی ئینسانیان گەرەک بوو بۆ خاترەوەی خۆیان پارێزن. بەڵام لەوێ دەرکەوت کە ئەم پێشمەرگە هەم شرەقەی واپێ هەم دەرزی واپێ هەم فیلمەکانێک کە دەوڵەتە ئێران گرتگێسی هاواپەیماکان واتێن بۆمبە کیمیایی خەنە خوارەوە بە ڕۆژی ڕۆشن ئەرتەشە ئێران ئەوێنن سپای پاسداران ئەوێنن یەک فیشەکیان بەرەو ئەوان ناتەقێنن کە کیلومتری لە هەڵەبجە دوورن وەلێ لە ناوی شاری هەڵەبجە خەریکن خەڵکە کوژن. خۆب سوال ئەمەسە
ئەمانە هێزە شۆڕشگێڕە مردمن و شۆڕشگێڕن شۆڕش بۆ کوردەکەن و بۆ گەرەکیان ئەم خەڵکە لەم لادێ بێڵمەوە بۆ لەولاوە سەدام ئێژێ ئێمە بە بەهانەی ئەمان واکەین ئەوانیش بە خەڵکەکە ێژن دانیشن ئێمە دفاعەکەین و ئەمەلەن تو دفاعی ناوێری لەم خەڵکە بکرێ ئایا خەڵکەکە تەسلیح حەکرێت ئایا بە خەڵکەکە ئێژێت ڕاپەڕن مەرگ و نەمانە تۆ ئیشێ شەڕیمان و نەمان بکەی ئەمیانە وتووە بە خەڵکی چون ئەسڵ حەبێرن بیدەن بەدەست خەڵکی و خەڵکی ڕەبزی کاتەوە کاک پەیمان خۆی ئەمان بەشێکی کە ئەو خەڵکیان دڵداوتەوە بەشێکی وەکو چۆنڵێ درعێکی بەشەری بۆ پارێزگاری خۆیان لە گوندولادیەکانی هێشتویانێتەوە تاوەکو بەشێکیان دەرچن لەو سنوورە یعنی لە سنووری گەرمیانەوە بچنە مەسەلەن قەرەداخ و بپەڕنەوە بۆ سەرکردایەتی بۆ سنووری ئێران بەشێکی ئەوە بووە یعنی نیت ئەینا وەکو مەسەلەن لە مەنتیقی ئێمە چەند پێشمەرگەیەک بەرگری پێ نەکراوە بەرامبەر بە هێزێکی بێشماری تۆپ و تانک و قواتی عسکەری و هەتا تەنانەت ئەوەی کە لادێ بە لادێ گەڕاون بە شۆفڵ هەموو لادێکیان ڕووخان و هەرچی تیا بۆ بردویانە ینی ئێمە مانەوەی خەڵک لەگە لادێکانە و هێشتنەوەیان بە مبوەڕیەوە نەبووە ئەمان مەسەلەن خەڵک تەسلیح کەن و چەکی بنێ و بەرگری و دیفاع بکات کاکە بەکر بێسی با من نقطەیەک بەلای خۆم بێژم لە ڕوبەڕبوونەوەی قەزیەکەیشا لە مەسەلەی ئەنفال کاکە بەکر ببەخشە کاکە بەکر ببەخشە بزانە کاکە بەکر با ئێمە ئەم جەریانە پشساق و بکەینەوە بۆ خەڵکی خەڵکی کوردەوار ئەگەر تۆ هێزە پارتیزانی بیت ئەگەر تۆ هێزە گەریلایی بیت ئێمە نمونەمان هەست ساڵە 1350 بکاتەکەی بکاتە حەفتاکان 1970کانە ئێوە لە شارە تارانە دوو گروپە مسلح خەریکن شەڕە شاری ئەەکەن کەکە ڕژیمە شاهەنشاهیە ئێرانە ڕژیمە شاهەنشاهیەک ئێران کە ئەرتشە ئەمریکا و مستەشاران و دەرەجەداران ئەرتشە ئەمریکا وا لە تارانە مجاهدینە خەلق ژێنەڕاڵانە ئەرتشە ئەمریکا تەرۆر ئەکا لە خاکە تارانە مشتێ خوێنکارە زانکۆ مشتێ خوێنکارە زانکۆ ماڵ ئەگرن چریکە ناوە شار دروست ئەەکەن نە ئەڕۆنە شاخ نە ئەڕۆنە داخ نەخۆیانەکەنە ناوە ئەشکەوتە نەحیج ئەگەر هەدەف لە بینبردنە شەڕ گریلایی بە ناوبوودیە دێیەکان لە بین ناچێت بەڵکو تۆ قۆناغێکی تر ئەگری و ئەم جارە شار ئەەکەیتە کانگایە مبارزە من سوالێ بکەم کاکە بەکر سوالێکی لێ بکەم کاکە بەکر شارە بەغا پایتەختە عێراق یەک ئەمەلیاتی نظامی کریاگە کە کوردەکان کردبێتیان یەک ئەمەلیاتە نظامی لە شارە بەغا کریاگە تۆ بیستێکدا من پێم وابێ یەک شتێکم بیستووە یەکێتی نیشتیمانی گوایە چالاکیێکی کردووە لە بەغای شتێکی وان بیستووە وەکو مێژۆکەی نازانم چون لەوێ بە کوردی بیستێک تێژێەوە تۆ بە کوردی بیستێک تێژێ بە گوڵ پەلەمەکە کاکە پەلەمەکە کاکە پەلەمەکە تۆ بە کوردی بیستوتە ئێژێ بە گوڵێک بەهار نایێت بیستێک بەخۆ جا پەلەمەکە با من سوالە لێ بکەم لەبەرەوەی ئێمەشێ تماشاکە تۆ خەریکی دەرمۆردت گیانە ئینسانەکان قساکەی من بۆم فەرقێکی نییە چ دانەیەک بێت چ 10 ملیۆن بێت ئینسانەکان بەکر ئیستە لە بەرامبەری منا قساکات جەهانێکە 200,000 بەکر 200,000 جەهانن کوشتنە بەکر کوشتنە جەهانێکە بەکریان جایسە گوێ بگرە کاکە بەکر بابێمە سەرە مەسئلەیە شەڕە گریلایی بابێمە سەرە مەسئلەیە کە تۆ گەرەکتە شەڕێ بکەی لەگەڵ حاکمیەتێکە ئەوەڵەن چۆنە کە ئەمانە شەڕ نایەنە ناوە شار هەچ وەخت تێر نییە ناوی شاریش کارە جددیە ناکەن ئەدەن لە دانەیەک مەئمور ئەیکوژن تۆ ناوێنی دادگستەریە بگرن مؤسساتێ لە بین بوون و چڕوپڕ حزوریان نییە ئەسڵەن سوال ئەمەسە
ئەمە چه ئەمەلیاتێکە تۆ لە لادێکانە لە پەناپەسکەی لادەیەکە دوران دورانی سوشیال میدیا نیە دورانە ئینقلابە دیجیتال نیە ئیسا تۆ ناوە لادێکەتان چ بوو ناوە لادێکەتان چ بوو ناوی عینکە ناوی ئەنکە ئیسە تۆ لە عینکەوە بەی لە دوودانە جاشیش بیکوژی ئەمە ئەوێت تۆ چی مەسەڵەن کێ ئەزانێت مەسەڵەن چه اتفاقێکە کەفێ مەسەڵەن تۆ چه هێزێک ئازادەکەی تۆ لە عینکەوە ئەی لە دووجاش ئەیکوژی تەواوە عینکە ئەوێت تۆ پێشمەرگە چەکە تۆ هەڵەگرێ بعد تۆ ئەم نیروە چی پێەکەی بەرەو شارەکانی ئەوەی بەرەو فتح بەغای ئەوەی سێرکە ئێمەمانە نێشی لە خۆمان بپرسین حزورە ئەم مشتە چەکدارە بە پراکەندگی ئەم سەرزەمینە کوردەوارە لەم لادیانە بۆ چییە بۆ چییە بۆ خاتری وێ حکوومەتە بەعس حکمیان نەکا دەیوانیە حکمیانەکە دەیوانیە خۆ خەڵکەکە بگەس و جاش خەفیفە ئەی تۆ لەوێ چی ئەەکەی من پرسیارێکی تر لێ بکەم کاک بەکەن کاک بەکرد تۆ قبول ئەەکەی کە بە قەوڵە خۆیان من نازانم ئامارە چەندێ ڕاستە لە ئێوەمانانم بیستووە ئەژێ 175 خەڵکی کوردەواری داگیرکریان لەلایەن عێراق و جاش خەفیفە بوو درستە کاکە دروستە یانە وات بیستویان کاکە تۆ بێژە 150 بەس ئامارەکە دقیقە ئەویان نام کاکە کارم بە منیە تۆ بیستوتە یانە منیش بیستومە هەلەمەکە جاش خەفیفە بۆ دروزەوێ لە بەرامبەر پێشمەرگە دروزەوێت دروستە هەروە کە پێشمەرگەی موسڵمان دروست ئەوێت لە بەرامبەر کۆمەڵە و دموکراتە لە ئێران وانە سوال ئەگەر یەکێتی و پارتی نەوایەنە 175 مردمی ئێمە ئەسلحەی حیزبی بەعسیان هەڵەگرت هەڵیانەگرت جواب نا هەڵیان نەگرت درستە بۆ چون سەدام حوسێن یاوتی بێنە شەڕ سەربازە دەوڵەتە عێراقون یانە منتەقەی خۆتان بپارێزن لە چ دوژمنێک لە دوژمنە پێشمەرگەی بۆ یەکردنیە جاش خەفیفە بە نەزەر تۆ ئەگەر پێشمەرگەنەوایە 175 مردم ئەو وە جاش بڕواتە ژێرە ڕکێفە حزب بەعس بێتۆ ڕفێق حزبی پارەی دەوڵەتە عێراقی بخوا ئەبوو بە نەزەر تۆ ئەبوو نەخێر نابوو بەس من ئەزانی بۆ ئەمانە لە جەنابە پرسم کاک بەکرد پەلەمەکە من گەرەکمە خەڵک بزانێت حزورە ئەمانەی کە ناویان پێشمەرگەس بە چه دەردێکی خواردکە بە چه کەڵکێک هاتکە خۆب ئیسە تۆ دیت حزورە پێشمەرگە بەعسەوێ 175 خەڵکی کوردستان کەیتە جاش وەکو ئاوی خواردن درستە بەڵێ فەرمووی دامە بدە کاکە باقی بکرد کاک پەیمان ببوورە ئێمە بەڕاستی ئەوەی ئەو پرسیارانەی جەنا بدەیکی لەسەر پرسی مەسائلی ئەنفال و جینۆساید ئێمە ئەمەی کە هێزە کوردیەکان و پێشمەرگە بەشێ بوون لەو پرۆسەی کە هۆکار بوون بۆ ئەوەی کە خەڵکی گوند و لادیەکان ئەنفال کرێ بە نەزەری ئێمە ئەوە لەوە کەم ناکاتەوە کە بەسەرەن دەوڵەتی عێراق وەکو سیستەمێک بەرپرسی یەکەمە لە جینۆسایدی کورد و ئێمە پرسیاری ئێمە مەسەلەن کە سوکاری ئەنفال کراوان بەڕاستی ئێمە ئەگەر کۆمەڵێ ئەوەی کە وتمان وەکو هیوا و خەونەمان بوو لە دوای پرۆسی ڕاپەڕی کوردستان ئێمە چاوەڕێ ئەوە بوون مەسەن ئەرشیفکردن و ئەنسکلۆپیدیایەک دروست کرایە لەسەر ئەم تاوانە چونکە تۆ ئێمە لە سنووری کوردستانە 4500 لادێ وێرانەکرێ خاپورەکرێ بە ماڵ و مزگەوت و ژێرخانی ئابووری و سەقافی و ڕۆشنبیری و کولتوری ئەم هەرێمەوە تا ئێستا یعنی دەستگا و دامەزراوێکی تایبەت نەبووە ئەمە ئەرشیفکە یعنی توێژینەوەکان ئەوەی لە جەنابەت لە ئەساسەوە قسەیەکت کرد لە سەرەتاوە زۆر گرنگ بوو بەنسبەت بنەوە من ئەو توێژینەوانی کە لەسەر ئەنفال کراون ئەو نووسینانی کە هەن خوێندوومنەوە یعنی هاتوون مەسەن لە سنووری چەمچەماڵ باشە حەوت ناحەیە وێران بووە لە سنووری چەمچەماڵ نزیکەی 500 لادێ ژێران بووە لەگەڵ ئەم ناحەیانەیە کە هێنراونە چەمچەماڵ ئۆردوگان بۆ دروست کراوم خەڵکان ئەو توێژینەوانی کراون هەموو لەکوێ کراون لە ئەساسی بەسەنە بوون لە گوندی ئێمە چۆن پرۆسی ئەنفال ڕووی داوە بە چ شێوەیە کراوە چیە هۆکار بووە چەند کەس بەشدار بووە یەک بەدەگمەن توێژینەوەمانەیە لەسەر ئەم حاڵەتانە یعنی ئەبوایە کورد لە دوای ئەم حاڵەتە
ئینسکلۆپیدیایەکی دروست کردای بۆ ئەنفال سنتەرێکی توێژینەوەی تایبەتە بۆ ئەرچیفی گوند بە گوندی بکردایە کە هەر لادەیەک مەسەلەن کولتوری خۆی هەبووە شێوەزاری خۆی هەبووە حاڵەتی کۆمەڵایەتی خۆی هەبووە کە ئەمە بەڕاستی کەم تەرخەم بوو دوای ئەوەی ئەگەر من تۆزێ بچمە پێشتر بێن پێشتر قسە بکەم ئێمە ئەگەر بێنەوە دوای پرۆسی ئازادی عێراق لە 2023 کە نایەن پرۆسی ئازادی عێراق کە پارتی وێچێتی گەڕانەوە بۆ بەغا ئەوەی کە زۆر جار فازڵ میرانی ئەندامی مەکتەبی سیاسی لە قسەکانی ئەڵێ ئێمە شۆڕشمان بۆ پارە نەکردو بۆ مەعاش نەمان کرد بالفعل قسەکەت ئەم قسەی ڕاستە ئەگەر کورد هەموو شتێکی بۆ پارە نەبووە خەڵک کە شۆڕشی کردووە بەڵام ئەوانی کە چوونەوە بۆ بەغا داوای پارەیان کرد و داوای منسەب پۆستیان کرد خۆ کەڵکی کە سوکاری ئەنفال نەبوو خۆ مامۆستا و موچەخۆری کوردستان نەبوو هەر ئەمسیان نەبوون شەڕی پارە و پۆست و پلیان کردووە لە بەغا ئێمە لە دوای 2023 ئەمان هاتن چوون ئەو عێراقیان دروست کردەوە کە ئێمە ئەنفال کردبوو ئەمان ئێمە چاوەڕۆی ئەوە بووین لە دوای پرۆسی ئازادی عێراق مەسەلەن لایەنی کەم بە شێوەیەکی باش دەوڵەتی عێراق داوای لێبوردن کە لە بەرامبەر جینۆسایدی ئەنفالە ئەو گۆڕە بە کۆمەڵانی لە عێراق هەن 290 گۆڕی بە کۆمەڵی ئەنفال هەبووە لە عێراق تا ئێستا بڕێکی زۆر کەمیان ئەم گۆڕانە هەڵدراونە تۆ ڕفاتەکانی گەڕێنراوەتەوە بۆ کوردستان ئێمە چاوەڕێی ئەوە بووین وەکو کە سوکاری ئەنفال ئەم ڕفاتانە بگەڕێنرێەوەنەوە و فەحسی دیێنەیان بۆ بکرێ و مۆنومنتی شایستەیان هەبێ کە ئەمانە نەکراوە و چاوەڕێی ئەوە بووین لە بەرامبەر ئەمانەی کە چوون بۆ بەغا داوای دەوڵەتی کوردی بکەن یعنی کە تو ئێمە قەنەعەتمان وایە قەرەبووکردنەوەی ئەنفال تەنها دروستکردنی کیانێکە دەوڵەتێکە ئەوە قەرەبووکردنەوەی ئێمە بڕوامان وایە پێدانی موچە و ئیمتیازات و پارە قەزیەکەی ئێمە کۆتایی پێناێنێ یعنی ئەنفال وەکو لە لای ئێمە وەکو وایە هێشتا هیچ نەکرابێ هێشتا دەسەڵاتی کوردی ئیشی لەم پرۆژیان نەکردێ بۆ یەکە لە دوای 2023 پارتی وێکێتی بەڕاستی کاک پەیمان هەستان کۆمەڵێک لە ناوکەوانەیە لۆبیان کرد لەم پەرلەمان و لەم ڕێکخراوی نێودەوڵەتی و پارەیان سەرف کرد و خەڵکیان هێنا و من بۆ خۆم وەفدێکی نەرویجی هاتن بۆ شاری چەمچەمە مقابلەیەکمان کروتیان ئەمانە کۆمەڵی مەحامین گرتومانن لە نەرویج ئیس لەسەر کەیسی ئەنفالەکە ئەمانە کە هاتن ئێمە گفتوگۆمان کرد یعنی لەسەر ئەنفال و چی بۆ ئەوانە دوای ئەمە حکوومەتی هەرێن ئیمکانیەتی عقلی مادی معریفی فکری ئەوە نەبوو کە ئەم قەزیە بەرێتە پێشەوە ئەوەی چی لە پەرلەمانی کەنەدا لە پەرلەمانی سوید لە بەریتانی ئەوانەی کەرا هەر گفتوگۆیەکرا لەسەر بەسەری ئەنفال ئێمە چاوەڕێی ئەوە بووین ئەمانە بەرنە مەحفەلی نێودەوڵەتەوە بیکەن بە بابەتی ناساندنی قەزی ئەنفال بە جینۆساید لە مەحفەلی نێودەوڵەت هەرچەند دادگای باڵای تاوانەکانی عێراق تۆ دووسێ بەڵگەتێ بە جینۆسایدی ناساندووە پەرلەمانی عێراق بە جینۆسایدی ناساندووە بەڵام ئەمان هاتن ئەم دوو هێزە کوردیە بەڕاستی بەردەوام بە شوێن بزنسەوە بیگرە کاکە بەکرد بیگرە کاکە بەکرد بیگرە ئەزانی بۆ فەرمایشاتە جەنابەت هەم جالبە هەم سرنجڕاکێشە بەڵام فەرمایشاتە جەنابەت تەوزیحاتی گەرەکە با من بێژم فەرمایشاتە جەنابەت لە کوێوەتی جەنابەت ئەفەرموویت سیستەمە دەوڵەتە عێراق مقەسرە سوال ئایا ئەزانی سیستەمە دەوڵەتە عێراق کێس جواب تقریبا نە چون جناب فکرەکەی سیستەمە دەوڵەتە عێراق وەختی یاڵەتە متحدەی ئەمریکا عێراقی گرت بە تەعدادە کارتەکانی پاسوور وەرەق 50 نەفەری دا دەرەوە درۆسە 52 نەفەر دایە دەرەوە درۆسە کاک بەکرد وەوتی ئەم 50 نەفەرە سیستەمە عێراقن درۆسە و تەمامە ساختارە دەوڵەتە عێراق وەکو ناوە عێراق وەکو ئاڵایە عێراق وەکو چوارچێوەی جوغرافیاییە عێراق وەکو دام و دەستگاهای عێراق ئەحیا کریاوە درۆسە جەنابەت هەنووز نازانیت کە پارتی و یەکێتی بەشێکن لە سیستەمە عێراق ئەمە نکتەی مهمێکە کە تۆ ئێشێ پێی پێ بووی ئەزانی خەڵکی چی ناخوێنیت و کاکە بەکرد با مثالێکە بۆ لێبم ئێمە لە توولە تاریخە سەرزەمینێکمان بە ناوی عەرەبستان نەبووگە خاش گوێ بگرە ئەم سەرزەمینە یا سەرزەمینە نەجد بووگە
یا سەرزەمینە حرەمەینە شەریفەین بوو بێ. تۆ لە خۆت سوال ناکەی بۆ دەوڵەتێ ناوی عەرەبستانە سەعوودیە، لە خۆت سوال ناکەی بۆ ناوی دەوڵەتێک عەرەبستانی سەعوودیە. سەعود کێس؟ سەعود ئالە سەعودە. تۆ بۆ ناوە بنەماڵەیەک ئەنەی بەسەر سەرزەمینێکۆ؟ بۆ عەرەبستان هیچ وەخت نەوگە ناگەهان پەیدا ئەوێت وە پاشکۆکەیشی پەسوەندەکەیشی ئەنیتە سەعوودی، سەعوودی ئەرەیبیا. ئەمە یعنی هەتایە کەشوەرێک و وڵاتێک بە ناوی عەرەبستان کە مەوجودیەتی پەیا کردگە بە بنەماڵەی سەعود و مەوجودیەتی پەیا کردگە. فەرموو کاکەمان. ئەو کامەرایە دانی مەمنونە دەبن کاک بکرد. بەڵێ فەرموو. خۆپ لەگرا تۆ تێگەیت ئێمە فرە قوڵ نانوارینە قەزایە تا بفەهمین عەرەبستانە سەعوودی نووسینگەس دەوڵەت نییە، نووسینگەس ناوەکەیشی دیارە عەرەبستانە سەعوودی. لە کنارە ئەمە تۆ لەگەڵ شتێکا ڕوبەڕوو ئەوی تۆ بە ناوی ناسیۆنالیزمە عەرەب. ئەو جە ناسیۆنالیزمە عەرەب کێس؟ ئاغای جەمال عەبدولناسرە. ئاغای جەمال عەبدولناسر چی پێەکەن؟ ئەیکوژن. دوای ئەوەی کە جەمال عەبدولناسر بێ تئۆریە ناسیۆنالیزم ئەوێ تۆ هەیکەلە ناسیۆنالیزمە عەرەب، کێ تئۆریە ناسیۆنالیزمە عەرەب دروست ئەکا؟ کێ ئەیکا؟ ئاغایە میشل ئەفلاق. میشل ئەفلاق کوێنەیە؟ دەمشقیە، سووریە. میشل ئەفلاق چ دینێکی هەست؟ مەسیحیە ئۆرتۆدۆکسە. درست ئاغایان؟ حزب بەعس ئشتراکی حزبێکی ناسیۆنالیستی سۆسیالیستیە. درست ئاغایان؟ هەبوونە حزب بەعس ئشتراکی لە سووریە لە جەمعیەتە ئەکسەریەتە سونی جەماعەتی عەلەوی تێرێتە سەرکار. درستە؟ بەڵام لە عێراقێکی ئەکسەریەتە شیعە دانەیە سونی تێرێتە سەرکار. دروست ئاغایان؟ خۆ تۆ ئەم تەوازۆنە ئەوێنیت بەرقەرار نییە. لە سووریە ئەکسەریەت سونیە عەلەویەک تێتە سەرکار، لە عێراق ئەکسەریەت شیعەس سونیە تێتە سەرکار. دروست ئاغایان؟ ئەم دوو دەوڵەتە بە مێژوویەک لە ئاشوب تێپەڕن، چ سووریە چ عێراق چ مسر. کودتا لە دوای کودتا، کودتا لە دوای کودتا، کودتا لە دوای کودتا. دروست ئاغایان؟ تاگرا لە یەکتری حاڵی بووین خۆ. من گەرەکمە مێژوویەکە بۆ بخوێنمەوە. تۆ ئەزانیت کە ئایەت الله ڕوح الله الموسەوی الخومەینی تەوەسۆتە سەدام حوسێن وەختی مەعاونە ڕئیس جمهور بوو لە عێراقا گیریە. تۆ ئەزانی گیریە؟ تۆ لە خۆت سوال ناکەی دەوڵەتە متەخاسمە عێراق کە لە شیعە ئێشێ بترسێت و لە مەرجەعێکی تەقلیدی وەکو خومەینی کە ڕوودارە ئێشێ بیگرێ و بیکوژێ، بۆ خومەینی ناکوژێ؟ بۆ نایگرێت کلکی بگرێ بیداوە دەسە شای ئێران؟ بۆ ئەم کارە ناکە؟ سوال بۆ نایکە؟ ئەی کێ ئێژێ بە سەدام حوسێن خومەینی بەردبدە و خومەینی بڕواتە تورکیە و لە تورکیە خومەینی بڕوا بۆ فەڕەنسا؟ کێ ئەم کاراکە؟ ئەمریکا. ساڵە 1970 سەدام حوسێن کە بۆ ڕئیس جمهورە عێراق لە کۆنفرانسە مەشهورەکەی واست جگەرە بەرگە حاڤاناکەی وا لە لای دەما 800 نەفر لە ڕەفیقەکانی خۆی، ڕەفیق حیزبیەکانە خۆی کە کۆمونیست بوون، ناوی بردن و گشتیانی بردە ناوە خیابان و ئیعدامی کردن بە نەمایشە تەلەڤیزیۆنیەوە. درست ئاغایان؟ 1970 ئەمە هەمان ساڵە کە ئایەت الله خومەینی لە ئێرانە قودرەتە گرێتە دەسەوە. یعنی ئەوێت و ڕەهبەرە ئینقلابە 57 ئێران. درستە؟ هاوکات کە سەدام حوسێن تێتە سەرکار ئێرانیش تێتە سەرکار. بابزانی ئێران
ئەمریکایە دووەمە لایف ستایڵە ئێرانی. ئەمریکا خەریکە ئەمریکا دروستەکە لە خاوەنیانە و دەوڵەتە ئێران دەوڵەتی یەهودیە پەلەمەکە. ئەوڵەن با بزانی مهمترین کالایە کە لە ئێران ئەفرۆشێت بلیچە ئەوە سەوا قش زەردەکە. ئێرانی گشتی گەرە کێسی بێت و شکڵە ئەمریکایی، ئێرانی گشتی لوتی عملیاتەکە لە بەرەوەی شکڵە ئەمریکایی وێ. با بزانی سێ وڵات لە دنیا هەواپەیمای F-14 تامکەتیان هەست، سێ وڵات کە گەورەترین و مهمترین هەواپەیما بوو لە کاتە خۆیان. فڕۆکەیشە کێو کوێز فکرەکەی کێو کوێز هەبەت بژێرم یاڵەتە متحدەی ئەمریکا، بریتانیا و ئێران ئیسرائیلیش نیسی ئێران هەسی تا ئەگرا لە یەکتری حاڵی بووی. ناسیۆنالیزمە عەرەبە ئاغای جەمال عەبدولناسر قەرارە ئیسرائیل لە بین بووە و نەیتوانی. ناسیۆنالیزمە عەرەبە میشل ئەفلەق قەرارە کێ لە بین بووە، دەوڵەتە شیعەیە ئێرانی. ئێستا دوژمنە عەرەب بووە کێ؟ دوژمنە ناسیۆنالیزمە عەرەب بووە کێ؟ بۆ شیعەیە ئێرانی، بۆ ئێران. پەلەمەکە ئیسرائیل فرامۆش کردیا تەواو تا ئەگرا لە یەکتری تێگەین. ئێستا سوال تۆ فکرەکەی ئەوەی کە بە سەدام حسەین وتی بە ئومەتی عەرەبی و بڕۆ شەڕە ئێران بکە بۆچی بوو؟ مەسەڵەن خەڵکە ئێمە سەربازی سوودانی ماندی و سەربازی مسری ماندی بۆ و سەربازی بۆ تۆ فکرەکەی بۆ ئەم کارەیانە کرد. لە مێژووی ئیسلامە ئێژن قرار بوو محەممەد الموستەفا تێرۆرکەن سەرانە قوڕەیش چون لە هەر بنەماڵەیە نەفەرێکیان هەنار بۆ خاتری ئەوەی قاتڵەکەی دیار نەوێت نەکەوێتە ئەستۆی یەک بنەماڵە وانە. سەدام حسەین پێویستی بە 1000 دانە سەربازە مسری نەبوو، 5000 سەربازە مسری نەبوو. بۆ وتیان مسر بێت سەرباز بەنێرێ، سوودان سەرباز بەنێرێ، ئەردەن سەرباز بەنێرێ، بۆ خاترەوەی بێژن شەڕە ئومەتە عەرەبیە بەرعەلەی هەکێ بەرعەلەی دەوڵەتە ئێرانی. ئەپەلەمەکە عەرەب بۆ ناسیۆنالیزمە عەرەبێک کە شکستی خواردە لە ئیسرائیل. ئیستا گەرە کێسی چی بکە؟ فتح قادسیە بکە، فتح الفتوح بکە. ئەفکار عمومیە جامعەی عەرەبی ئێستایشە منحرف بێ بەرەو ئایەت الله خومەینی ئەبێت بە دوژمنە ئینحساریە ئیسرائیل و بەجێ ئەوەی کە عەرەب شەڕ ئیسرائیل کە ئاغای ئەنوەر سادات ئەڕواتە کلیسایە ئیسرائیل و کەنیسەی ئیسرائیل مەجلسە ئیسرائیل و ئێعلامە سڵح عەرەب و ئیسرائیلەکە. درست ئاغایان تاگدا کە ئەنوەر سادات بەدەست خالد ئیستانبوڵی و تەرۆرەکرێ. ئایەت الله خومەینی خیابانێ لە تاران ناو ئەنێ بە ناوە خیابانە خالد ئیستانبوڵی بابزانی تا ئەگرا لە یەکتری حاڵی بووین تا بفهمی حکوومەتەکان چۆن کارەکەن و قرارە لە سەرزەمینە ئێمە چه ئتفاقێ بکەفێ. ئایەت الله خومەینی احتیاجی هەست قودرەت بگرێتە دەستەوە. بەهارە ساڵە 1358 مجاهدینە خەلق سەفارەتە ئەمریکا ئەگرێت. سەفارەتە ئەمریکا چۆڵ بووگە ئەیگرێت. مەهدیە بازرگان بە مجاهدینە خەلق سەفارەتە ئەمریکا چۆڵ ئەکا چۆڵیەکە. چانزەی ئابانە ساڵە 1358 دانەژوویانە پەیرەوە خەتە ئیمام خوێنکارانە خەتە ئیمام خومەینی حملە ئەکەن بە سەفارەت و سەفارەتە ئەمریکا ئەگرن و ناوی ئەنێن هێلانەی جاسووسی سیخۆری لانەیە جاسووسی 50 نەفەر ئەگرنە ئەسارەت. دەوڵەتە ئەمریکا ئێژێت و بعدەن ئەسناد ئێژێت حکوومەتە ئێران سەفارەتە ئەمریکا بانگەکە ئێژێت چۆڵیکەن. بۆ چۆڵی ناکەن؟ ئێژێ وەڵا خەریک بووین دکومنتمان ئەدڕیەوە، دکومنتەکانی سەفارەتمان ئەدڕیەوە نەکەوێتە دەسە خەڵکی. خب ئێستا دانەژویانە پەیرەوە خەتە ئیمام ئەوەڵ دەفعە مجاهدین چوون نەیان هێشت. ئیستا دارودەسەی خومەینی یەشێم کارە بکە. سەفارەتە ئەمریکایان گرت 50 نەفەریان گرت. دانەژویان دانیشتن ئەسنادە لانەیە جاسووسی بلکێ نەقەی یەکتریوە کتێبێکیان چاپ کرد بە ناو ئەسنادە لانەیە جاسووسی.
وتیان ئێمە ئیسباتمان کرد بە دۆکومنت دەوڵەتە دموکراتیکە مصدق بە کودتای 28 مرداد 1332 دەوڵەتە ئەمریکا سقوتی کرد و ئەمریکا ئێشێ لە ئێمە داوای لێبوردن بکە. ئەم داوای لێبوردنەوە ئێوە فێرۆگەنی سەگشتانێژن داوای لێبوردنمان لێ بکە. ئەمە ئەمریکا خۆی فێرتانەکە داوای لێبوردنمان لێ بکەوە. وڵا دەوڵەتە ئەمریکا وتی داوای لێبوردنە لێ ناکەم، غەڵەتە کرد. بەڵێ نەخێر ئاغا گیان 50 نەفەر بوو 450 نەفەر 50 نەفەر ئەوە 444 ڕۆژ بوو. جابا من داستانەکەت بۆ بێژم. ئێژە دەوڵەتە ئێران بەم نەتیجەگەی ئەم گرەوگانانە ئازاد کە دانەیە لە ئەمریکاوە بە 2 چەمەدان پوو چوە لای ڕەفسنجانی وتی ئازادیان مەکە تا ئینتخابات تا هەڵبژاردنەکان تەواو بێ. وەختی هەڵبژاردنەکان تەواو بوو لە کاتە دۆناڵد ڕایگانە لە ڕۆژە ئەووەڵا گرۆگانەکانیان ئازاد کرد. تۆ سەیرە ئەم بازیە بکە ئاغەیان تا تۆ بفەهمی داستان چییە لەگرا. ئێستا سەدام حوسێن گەرەکێسی بڕوا خوزستانە عەرەب ئازاد بکە چون نەفتی واتیە خوزستانە عەرەب. سەدام حوسێن ناتوانی و ئێژن سەدام حوسێن ئەمریکا حمایەتیەکە و چەک و چۆڵی پێدات. کاکی برایسە تۆ کەڵاشینکۆف دوا لە ماڵە یا M60 کامی وا لە ماڵتە کەڵاشینکۆفە یا M60 چەکە عێراق ئەرتەشە عێراق چەکە ڕووسی بوو یا چەکە ئەمریکایی بوو؟ کامیان بوو؟ چەکی ڕووسی بوو. ئەی بۆ ئەمریکا تەسلیحی کردووە گشتیژی و ئەمریکا سەدام حوسێنی تەسلیح کرد. بۆ وایژن کێژیتی ئەو قسە کێکە تانکە عێراقی مەگە تانکە تی 75 نەبوو، تانکە ڕووسی نەبوو، تۆپەکانی مەگەر ڕووسی نەبوون، هەواپەیماکانی مەگەر سوپەر ئێتاندارد و میراژە فەڕەنسە و هاوپەیمای ڕووسی نەبوو مەگە نەبوو. ئەی بۆ ێژن ئەمریکا تەسلیح ئاغای سەدام حوسێنی کردگە. خۆ بەلەمەکە گەرەکمانە بە نەتیجەیە بگەین. تۆ لەگرا خەریکی شتێک ئەوێنیت بازیەک ئەوێنی کە ئەم خەڵکە نایفەهمێ مردمە ئێران قیامی کردگە. قیامی بۆ کێ کردگە؟ چۆنە ئیاڵەتە متحدەی ئەمریکا زانی لە شەڕە ئێران و عێراقا کێ قەتەعاتە تانکی ئەداوە ئێران؟ کێ چەک و ئەسلحە و موشکی ئەداوە ئێران؟ ئەزانی کێ ئیدا؟ ئیسرائیل ئەیدا. بەڵێ ئەسنادێکی موجودە ئیسرائیل ئەیدا. خب تۆ لەگرا یە اتفاقێک ئەوێنی ناگەهان سەرە دوژمنایەتی تەکە ئەعراب و یەهودا تەغییر پەیاکە بە ئێرانە شیعە و ئەعراب. هەیکەلام ناسیۆنالیستە کەیس ئاغای سەدام حوسێنە لە بەرامبەرە ئەمە حیزب بەرابەر حیزب بەعسە ئیشتراکی حافز ئەسەد دوژمنە سەدام حوسێنە و هاوکارە ئێرانە. بازیەکە قەشەنگە فرە بازی قەشەنگێکە. ئەی یەکێتی و پارتی چکارن ئەی کۆمەڵ و دموکرات چکارن ئەمانە کین وانە بینە کیا وانە بینە دوو دەوڵەتە دەوڵەتە عێراق دەوڵەتە ئێران دروستە؟ کێ سیاسەتەکانیان تەعیینەکات؟ خۆیان مستەقلن. تۆ ئەکرێ مستەقل بوو سەر بەخۆبی لە نێوانە ئەم دوو دەوڵەتە چیت هەست کە سەر بەخۆبی؟ ئەی سیاسەتت تۆ چییە؟ سوعالە مەسە سیاسەتت تۆ چییە؟ کێ سەدام حوسێنی هاوردە سەر قودرەت؟ کێ ساڵە 1970 سەدام حوسێنی هاوردە سەر قودرەت؟ کێ ساپۆرتە سەدام حوسێنی کرد؟ بۆ سەدام حوسێن هاوریا سەر قودرەت؟ بۆ شەڕە ئێران و عێراق دروست کردیا؟ بۆ دروست کردیا شەڕە ئێران و عێراق؟ لەسەر چی؟ ئێمە تا ئەم دەقیقە ئەوێنین لە سەرزەمینە ئێمە اتفاقێک کەوتگە یەکسری کۆمپانی دانیاگەن بەناوە دەوڵەت و ئەم کۆمپانیانە ئێشێ هۆڤیەتە ملی بگرن. سوالە تۆ ئەمەسە ساڵە 1357 مشتێ دانیشتوو بۆچی ئێشێ بڕۆن سەفارەتە ئەمریکا بگرن تا بزانن 1332 کودتا کریاگە خۆ کەچی بۆچی تە مەسەڵەن و کاراکەی داوای لێبردنە لێ بکە کە ئەوێت تۆ چی داوای لێبردنە لێ بکە؟ ئەوێت تۆ چی تماشاکە ئەمانە گشتی مردم خەڵەتاندنە. تۆ ناگەهان ناسیۆنالیزمە ئێرانی دروزەکەی ناسیۆنالیزمە عەرەبی دروزەکەی. ئێستا قەویترین دەوڵەتە عەرەبی کێس عەرەبستانی سعودیە.
عربستان سعودی ناسیۆنالیستە عەرەبە نەخێر. ئەی عربستان سعودی چییە؟ شرکەتە ئارامکۆ، شرکەتە نەفتیە، کۆمپانی بازرگانیە. ئێستا شتێ بە ناو ناسیۆنالیزمە عەرەب مەوجودە؟ نە. مەوجودە؟ نە. چی پێیان؟ ئێستا عێراق وا لە دەسەکیە؟ عێراق وا لە دەست ئەمریکا گرتیوانیە؟ گرتیوانیە؟ ئێستا وا لە دەسە کیە عێراق؟ کێ ئیدارەیەکە؟ ئێستا لە دەست ئێرانە حالیان. لە دەست ئێرانە. بەڵێ. بەڵێ. دا ئەمریکا چۆن 3000 میلیارد دلار خەرج لە دەستی ئێرانە ئێستا. بەڵێ. تەبیعەتەن لە دەست ئێرانە تر وا لە دەستی سپاهی بەدر و سەدر و ئەیوە زۆر دروستە حەخانەوادەی حەکیم و بەڵێ دروست هەیتە خۆ یەکێتی و پارتی و ئەمانە گشتی ئێرانن. ئێران نییەنها پێدوانە بە ئێران زۆر مهمە. ئەمریکا قرارە چه اتفاقی بکەوێت لەم سەرزەمینە ئێمە، قرارە چه اتفاقی بکەوێت لەم سەرزەمینە ئێمە. ئەمە داستانێکە کێشە تەرحیکن. خۆ سوال بۆچی ئێشێ هەرچی لادەی کوردەوارە لەبین چێت؟ ئەمە سوال گەورەیەکە. ئەنفال ئەم کارەی کردوانیە؟ لادیەکانی لەبین بردوانیە؟ سوالێکی تر ئێوە مڵکیەتتان ماوە بەسەر خاکەکەی خۆتانە؟ مەسەڵەن 52 زەمینتان بووگە، مەسەڵەن ماڵتان بووگە لە لادیا، باختان بووگە، ئەمانە ئێستا هینی ئێوەس یا مەڵکت گشتیە دەوڵەتی عێراقە. ئەنە کێس کاک پەیمان جوابت بەمەوە؟ بەڵێ فەرموو من سوالەکەم. بەڵێ کاک پەیمانی کە ئەنفال بوو بەڕاستی لادێ و ئەوەی کە وتم لە لادێ و گوندەکانە، یعنی سەرچاوی ئابووری کوردستان لادێ و گوندەکان بوو، یعنی چی لە ڕووی کشاوەرزی و ژێرخانی ئابووری بوو، هەم لە ڕووی ئاژەڵداریەوە و هەموو لادێ و گوندەکانەوەی خۆمان زانین. تەنانەت هەندی لادێ و گوند هەبووە شێوەزاری هەبووە، کولتوری تایبەت بەخۆی هەبووە، ڕێوڕەسمی هەبووە، کۆمەڵێ شتی تایبەتمەندی هەبووە، کارێز و کانی و ئاوی هەبووە. یعنی ئابووریان لادیەکان سەرچاوی ئابووری کوردستان بووە کە بەڕاستی ئەو یعنی کە لادیەکان وێرانەکەی ژێرخانی ئابووری کوردستان ئەخەیتە سەر سفر. یعنی ئەوەیە کە ئیتر کۆچەکەی بە خەڵکی لادێ بۆ شار، یعنی هەموو کە سوکاری ئەنفالێنە ئۆردوگا زۆرە ملێکان. لە ئۆردۆگا زۆرە ملێکان سەدان و هەزاران خەڵکی هەمەجۆری لادێ و ناوچە جیاوازەکانی کوردستان کۆکەنەوە کە ئاوێتە ئەبن لێرە مەسەلەن تووشی کێشەی کۆمەڵایەتیە بن، تووشی کێشەی خێزانیە بن، کولتوری لادیەکان ئەسڕێتەوە. شتێکی کاکە بەکرد بێسە کاکە بەکرد دەگرا بێسە پەلەمەکە. تۆ حیساب کە دەوڵەتی باس بیانووی نەگرتایە بە حزورە پێشمەرگە بەهاتە یەخەی بە باوکە تۆ بگرتایە بیوتە ماوەکە و چۆڵکە بۆ حەزی پێەکەین بۆت نییە لە لادێ بژیت ئیشی بڕۆیتە شار. باوکە تۆ چ مقاومەتێکی کرد؟ مقاومەتی یەکریانەیە کرد. من بەڕاستی باوکم نەماوە هەر پێش ئەنفالم نە ئەزانم کاکی گیان سێرکە ئەمە ئەقڵە تماشاکە ساڵ 1300 بەڵێ خەڵکی لادێ لەو زەمەنەیە مقاومەتی کرد. سێ ئاغاگیان ساڵە 1370 ئێران لە کاتێکا دەوڵەتە ئێران لە ئەوجی سەرکوت بوو، شارداری و دەستگای نظامی ئێران چوو بڕێماڵی لە شاری مەشهەدا بە خەڵکەکە چۆڵ کرد لە شارێکێکا لە شاری مەشهەدا. لێو دوای لە ئیسلام شاری شوای کرد بەلای تارانە. خەڵکەکە ڕژیا خیابان لەگەڵ حکوومەتا دەرگیر بوو و کردیە شەرتەکە حکوومەتە. سعیدە ئیمامی معاونە وەزیرە ئیتلاعاتە ئێران کە لێو دوا کوشتیان لەسەر ماجرای قەتڵای زەنجیریە لە دانشگای بوعەلیە هەمەدانا قسەی کرد. وتی بەرخوردە نیروهای ئەمنیەتی و دەستگای ئیتلاعات لەگەڵ خەڵکیان غەڵەت بوو. تۆ ناوێ پەلامارە خەڵکێ بدەی پێی وایە لەسەر حەقە، پێی وایە لەسەر حەقە. ئێستا من سوالێکە لێکم، ئەم خەڵکە دیوە ئێژێ من ئەترسم لە حکوومەتە هەرێم پیا و کوژن یەکی زاتی نییە قسە بکە؟ هەر ئەم خەڵکە بەیانی حکوومەتی هەرێم بە شۆڤڵ بڕواتە سەرماڵەکەی ئەنەوێت لە ئەسڵحەکەی و تێتە خیابان بووی بۆ چون پێی وایە لەسەر حەقە. ئەی تۆ چۆن ئەکریتە ناحەق؟ چۆن ئەکریتە ناحەق؟ دەوڵەت ئەوەڵین بار تۆ ناحەقەکە، دێو دووە تۆی بردە زۆف ئەو جار هەموو شتێکە پێیەکە.
مەسەڵەن دەوڵەتە ئێران تۆ تا بجۆڵی تۆ قسە بکەیژێت تۆ سەهیۆنیستی تۆ جاسووسە ئەمریکای و یەکسەرە دەمە کوتێوەسە بە ئێدامەکە کوردستانی خۆمان ئەڵێن دەستی لە پشتە ئەمە پیاوی بێگانێ ئەگەر سەدام حسێن هیچ بیانوویەکی نەوایە و پێشمەرگە نەوایە و ئەمانەی یەکتریان تەکمیل نەکردایە ئایا سەدام حسێن ئەتوانی بە شۆفڵ و بە نیرو بێت دوو لادێ خراپەکرد لادەی سێوەم گشتی چەکێگرتە دەسۆ وابوو یاوانە بوو بە نەزەرەوە بەڵێ بە تەئکید هین نابوو نێتوانیە ینی بەڕاستی ئەگەر ئێمە بگەڕێنەوە بۆ حەدەسەکانی ئەو کاتێک کاکی پەیمان ئەگەر مفۆزاتی 84 کەیشێتی هەی بووە لەگەڵ حکوومەت و ئەو ڕێکەوتمانی کە بووە فەرهاد سەنگاوی لە چاوپێکەوتنیە کاڵێ مامجەلال لەبەرەوەی لە وەکو تعویزی ئەوەی مەوزوعی 66 کاتەوە ئەڵێ وەکو ترسی ئەوەی هەبوو لەگەڵ حکوومەتی عێراق ڕێ بکەوێ ئەمە لەسەر ناسنامەی بکەوێ بۆیە لە وازیان نەفۆزات 84 هێنا و ئەگەر مفۆزاتی 84 وەک پێویست سەرکەوتوو بە فەرهاد سەنگاوی دەڵێ نە کیمیاباران ڕوویەدا نە ئەنفال ڕوویەدا یانی ئێمە ئەوە خوێندنەوەیەکی غەڵەتە ئاغاگیان مردم حافزەیان کۆتاهە نان ئەو نانەسە ئیستە لە خوا ناوێت بۆ ئیم گشتە جاش و گەوادە ئیمڕۆ بە بەردەمە تواتێت و ئەڕوات باکات خەڵک وە بیری ماگە ئەمانە چکارە بوون کەس زاتی هەست قام کا بە چاویانە نان ئەو نانەسە ئیستە لە خوا ناوێ ئەمانە گشتی ئەزانن گشتی ئەیزانن درستە نەخێوانە تۆ وەختێ بە قدرەت و هاتی تۆ وەختێ قدرەتت بەدەسەوە بوو حتا کناراوێک و بەدەسوو بوو کە زاتی نێبێژێ تۆ کەی تۆ ئەم کارتە لەکوێ کردووە تەوەجۆکەی لەزا ئەمانە گشتی قسەی ناوی کوچە و کۆڵان و قاوەخانە و گازین و ئەمانەسە ئەمە قسەی کەسێک نییە کە کارە جددیە سیاسی ئەکا و کارە جددیە بنەڕەتی ئەکا ئاغاگیان ئێستا تۆ خەریکی باسە داستانێکەکەی ئێژی هەدەف ئەمە بوو لادێ لە بین بوون هەدەف ئەمە بوو ئینسانە سربەستە کوردی لە بین بوون هەدەف ئەمە بوو کە قیەمە کوردی لە بین بوون هەدەف ئەمە بوو مالکیەت ئینسانە کوردی لە سەرزەمینە خۆی لە بینی بوون بزانە تۆ یەک زمانێ خەڵکە ئەو لادەی خۆتەکە بوویت وەتەن عیبارەت بوو لەو خاکە لە باخەکەت لە دیمەن و چیاکەی لە ئاڵف جەڕەکەی لە گەرمێن و کوێستانەکەی ئەزانیستە ئەوانە چیان دیاتوە بوونەتە مڵکە گشتی بە تۆ ڕەبتی نییە تۆ زانی خاوەنە چیت تۆ خاوەنە ئەو شوقەیەکی لە ئاسمان گۆ 100 متر هەوا هەنە تۆس 100 متر هەوا لە ئاسمان گۆ هەنە تۆس ئێستا تۆ لە شارە چەمچەماڵە ساحێوە 6 متر 100 متر 150 متر زەمینیت و ئەمە تەمامە قدرەتە تۆس حەچێکی تر نییە هەیانی ئیدامە بدە کاکە ئیدامە بدە بەڵێ کاکی پەیمان ئێمە لە پرۆسی ئەنفالدا بەڕاستی ئەوەی کە لادێ و گوندەکان هێنرانەوە هاتینە ئۆردوگا من گەشتمە ئەوەی دوای پرۆسی ئازادی عێراق ساڵی 2005 کە حکوومەتی هەرێم دێت ئیش لەسەر ئەنفالەکە ئەوەیە کۆمەڵی لۆبی دروستکە لە وڵاتانە بەڵام یەکسەر بابەت یەتریەتە پێشەوە ئەزانێ قدرەتی نییە قدرەتی ئیمکانی نییە چی لەو ڕۆی کە لە ڕووی سیاسیەوە چ کۆمەڵگەی نێودەوڵەتی ئاعتراف بەو قەزیە ناکەن ئەچێتە سەر مەلەفێکی تر کە مەلەفی نەوت و غازە یەکسەر واز لە مەسەلەی جینۆساید و ئەنفالەیەنێ ئەچێت ئیستثمار لە نەوت و غازار وەکو چۆنڵێ بنیادێک ئەوەی کە خۆیان پێڵێن ئابووری سەربەخۆ و دروست ئەگەر ئێمە ئابووری سەربەخۆمان نەبێ ناتوانین کیانمان بێ ناتوانین دەوڵەتمانە بێ واز لە مەلەفی ئەنفالە هێنن لە ساڵی 2007ەوە کە ئیتر دەستەکەن بە دەرهێنانی نەوت و لە ساڵی 2013 کە نەوت سەربەخۆ فرۆشن واز لە مەلەفی ئەنفال هێنراوە لە کوردستانە
کاکە مەلەفی ئەنفال پەلەمە کاغەجان مەلەفی ئەنفال نەدەسی بۆ بریاگە نەکاری لەسەر کریاگە با بزانی ئەوەی لەم دنیا ناوی ئینسانیەتە گشتی تڕەهات و دروست ئەوەی لەم دنیا ناوی NGO ئینسانی خۆبەخشە گشتی تڕەهات و دروست گشتی دەستگاهای جاسووسی ئەم دەوڵەتانە و دەستگاهای وابەستە بە کلیسا و کلیسەن تۆ لەم داستانە ئەنفالە دانەیە خۆبەخشە ئیتالیایی ئەمریکایی فەڕەنسەوی و ئەم بێشەرەفانە تێن 20 ساڵ لە سەرزەمینە ئێمە دانیشن مێژومان بۆ ئەنووسن یەکێک ناوێنی دانیشێ لە بنە ئەنفال بکۆڵێتەوە ناکۆڵێتەوە بەلەمەکە مەڕۆ ناوە بازیەکە من ئیستا چیرۆکە ئەنفالم گەرەکە گوێم لە دادگاکەی تەیمورە ئەنفال بوو تەیمور هەڵگەڕیاوە وتی من لە گۆڕەگۆ بوو بە کۆمەڵەکە دوایەوەی تەقەیان کرد بریندار بوو هەڵسان بێمە دەرەوە چی نووزەی کەنیشکێک تێوتی ئەوە ماوی دانیشە ئەتکوژن وتم تۆ ساڵەمی وتی من دایکم کوژیاگە گەر وە بیرم بێت وتم هەڵسە با بڕۆینە دەرەوە وتی من لە سەربازەکان ئەترسم دایکم بەجێ نایەڵم و من ئەو کەنیشکەم بە زیندوی بەجێشت ئەمە کوڕە خاس ئەمە جەهانێ ئەلەرزێنی مناڵێک لە ترس مەرگ باوەش ئەکا بە مەرگە مناڵێک لە ترس مەرگ باوەش ئەکا بە مەرگە یعنی خودە مەرگ ترسناک نییە ئەبزارێک کە مەرگ ئەنوێنێ ترسناکە بۆیە ئەگەر تۆ تەوەجود کردوێ ئەشکەنجە مەرگ ئەکاتە ملیۆن پارچە دەنا مەرگ لەحزەیە کە تۆ چاو دەقوچی وەکو خەو و ئەمری تەواو فیشەکێ لێتە دازانین چی سەختە ئەو ئاگاهیە بە مەرگە کە تۆ ئەوەنە ناوی ئەنا تۆ لە دەعمە سەیارەیەکان لە پڕێکە ئەمری و نازانی بەڵام ئەوەی کە تۆ ئیستە نەمریت باعث ئەوێ هەرچی شتە بکەی ماستاو بکەی خۆت سانسۆرکەی خۆت بکەیتە کۆیدە لەبەر ئەوەی نەمری ئەو کەنیشکە لەبەر ئەوەی ئەو سەربازە نەوێنێ کە تووڕە ئەوێت و تەعەدا ئەکات و ئەکوژێت لە چاڵە مەرگا باوەش ئەکا بە لاشەی مردووی دایکی و حازرە لەوێ دەفن کرێ و ئەمرێ بێرە سەر ئەم داستانانە وا تۆ ئێژی لادیان وێران کرد کاورا بەڕاحەتی بازەدا بەسەر لادێ وێران کردن لادیان وێران کرد یعنی تاریخیان وێران کرد لادیان وێران کرد یعنی میراس 6-7 ساڵەی ئومەتە کوردیان وێران کرد یعنی مالکیەتە ئینسانە کوردیان وێران کرد یعنی پەرسۆناڵەتی و شخصیەتە ئینسانە کوردی کە لە دارایی و لە غرورێکا کە بەسەر خاکە خۆی هەیبوو وێرانیان کرد یعنی پەیوەندی کۆمەڵایەتیان لە ناوە ئینسانەکانە وێران کرد یعنی ئێمە بەرامبەر بە مەرگ ساوەزی بووینەوە ترسیاکتر بووین و مەرگمان بۆ خۆمان بە سزا زانی سزاوار زانی و خۆمان بە شایێنە مەرگ و دەمکوتکردن و کۆیلەکردن و نابودکردن زانی ئەزانی من ئەم بەحسەی دادگای دووەم بۆ واعەکەم لەبەرەوەی قەبارەی داتاشم تا بفەهمین ئێمە خەریکین بەرەو کوێ ئەڕۆین تۆ دایکت ئەنفالە دوو برات ئەنفالە یعنی بێسەر و شوێنن یعنی زیندوو ڕەمی کریاگن و چاڵ کریاگن تۆجۆکەی تۆ ئیشی سوعالکەی لەخوات بۆ ئەم کاراکە چه اتفاقی کەفت تۆجۆکەی بۆ ئێمە مستحق ئەمە بووین و تەأسیراتە ئەمە چ بوو لە زندگی ئێمە بزانە ئەمانە ئەڕۆن و شوێنە نەفتا و نەفتە فرۆشن و گەرەکیانە دەوڵەت دابنێن ئەمانە نە پیاگە ئەوەن دەوڵەت دابنێن نە لە قەبارەی ئەوەن دەوڵەت دابنێن نە ئەفەهمن دەوڵەت چییە ئەمانە کارمەندن و دان ریاگن و یەکسری کار ئێشێ بکەن با من یەک نوکتە پێ بێژم بیزانی تەمامە چەکوچۆڵت ئەرتەشە ئێران ئەمریکایی بوو تەمامی ئەمریکایی بوو ئێران چۆن شەڕی کردەگە عێراقا ئەمریکا پێفرۆشت لە بازارە ڕەشا بە قەوڵ خۆی بەگرانتر دێمە پوڵە کێ بوو لە گیرفانە عەلیە خامنەی ئەدریا لە گیرفانە خومەینی ئەدریا نە منابە ئەو سەرزەمینە بوو منابە ئێمەمانان بوو ئێستا دەوڵەتە ئێران تەحریم نییە تەحریمە وانە گەمارە و دریاگەوان نیە پێ دوایە ئێران نەوت نافرۆشێ
ئێران ئەمڕۆ خەریکە ڕۆژە 2 ملیۆن بەرمیل نەوت بە قاچاق ئەفرۆشێ، بە قاچاقی فرۆشێ. بە ئیجازەی کێ ئەیفرۆشێ؟ بە ئیجازەی وڵاتە متحدەی ئەمریکای فروشێ. تۆ فکرەکەی سەدام حوسێن بۆچی حملەی کردە کویت؟ بۆ هانیان داوتیان حملە بکە کویت؟ پێت وایە بۆ؟ پێت وایە بۆ؟ هەم پێ دێژن بیانوەکە ئەمە بوو سەدام حوسێن ئەها شەر تەواو بووگە تەماشاکە. تۆ چەک و چۆڕێکی فرێش و هەوە دەسەوە بازاڕە نەفت. تۆ ئێران بەش خۆتان لە بازاڕە نەفتە ئۆپەیکانە دەستاگە. بازاڕە نەفتێکی مەجال بە ئێوە نەوت زیاتر بفرۆشن بگەنەوە سەر مشتریەکانە کۆنتان. سەدام حوسێن چاوی دەوڵەتە عێراق تەماشای کرد یەکێ لە مۆزەتە نەفت فرە ئەدزێت و پمپاژێک کاتە بازار بۆ خاتریەوەی مەیدانێکی نەفتی کوێیت و عێراق وا لەسەر سنوور و کوێیت و عێراقا وەن کوێیت خەریک بوو لە مەیدانە نەفتە دزیە کرد خۆ سێر ئاغەیان نە کوێیت دەوڵەتە نە سەدام حوسێن دەوڵەتە. ئەم دەوڵەتە ئێشێ مەعنا پەیاکە. ئێران بە چی معنای پەیا کرد؟ بە ئینقلابە 57. بە ئینقلابە 57 ئێران معنای پەیا کرد. ناگەهان بوو بە شەڕە موشتە شیعەیە مەزڵوم لە بەرامبەر فەتحی عومەر بنە خەتابە، سعد ئەبی وەقاسە، قادسیە، جەهانە عەرەب پەلامارە ئێرانی داگە ئەمریکا و ئیسرائیلی شووە لە پشتان. ئەمە تەبلیغێ بوو لە دنیا کردیا. ناگەهان ناسیۆنالیزمە ئێرانی سەری دەرهاورد لە قاڵە بە شێعەگەریە و ناسیۆنالیزمە ئێرانی معنای پەیا کرد. درستە؟ ئێستا ئێشێ قەبارەیە دەوڵەتە عێراقیش معنا پەیا کات، عێراقیەت معنا پەیا کات و بەم شەڕە معنا پەیا کات. کێ هاوکارانە ئەمەنە؟ کێ خەریکە ئەم دەوڵەتە عێراقیەت دروست ئەکات؟ کێیکە؟ تەواوی ئەوانەی وا دەستیان هەست لە گۆڕینی واقعیەتی سەرزەمینە و مێژووەکە ئاڵۆزەکە ناغەیان. پس مەڕۆ سەرم مەلەفن نەفت و ئیستیقلال و کشوەرمان بێت و دەوڵەتمان بێت و تەوەجۆکەی تۆ دەوڵەتە زەمانە ئەوێت کە مشەخەسی بکەی بۆ ئەنفال. بۆ ئەنفال لە ئەنفال چه ئەتفاقی کەوت؟ ئێمە چیمان لەدەستدا؟ چه ئەتفاقی کەوت کە لە ئەنفالە؟ بۆ ئەنفال سەدام حوسێن جینایەتکار بوو. کاکە من سوعالتان لە یەکەم بۆ ئەنفال چۆن ئێوە ئەم سوعالە نازانن؟ سەدام حوسێن بۆ لە بنەماڵی تۆ 2 نەفەرە کوژێ 3 نەفەرە کوژێ تۆ تێڵێتەوە؟ بۆ تۆ تێڵێتەوە؟ ئەی بۆ بن بڕە ناکە دێ خوارە و کوشتی بۆ بن بڕە ناکە. کاک پەیمان نەزەری تۆ وایە مەسەلەن ئەمە جگە لەوەی سەدام ئەم مەوزوعی ئەنفال یعنی جینۆسایدی کورد لە سەدام گەورەترە ینی لە پشت ئەمەوە تەنها لە بینبردنی یعنی تاچی کورد نییە مەسەن لە بینبردنی هەموو کۆمەڵگای کوردیە ئەوەی کە جەنابەت ئاماژەی پێەکەی مەسەلەن کۆکردن وێرانکردنی لادێ و دروستکردنی شارە کۆکردنەوەی مردمە ئەوەی توێڵی ئەوەی کە بعد سڕینەوەی شوناسە سڕینەوەی مێژووە گۆڕینی مێژوویەکە و دانانە مێژوویەکە کاک پەیمان گۆڕینی واقعیەتێکە و دانە شوناسێکی تەزویرە. بەڵێ بەڵێ کاک پەیمان ببوورە بەڵێ قەتع بوو نازانم یعنی ئەوەی کە ئێمە بۆ ئەنفال کراین ئەم پرسیارە شتەکە گەورەترە لەوەی یعنی لە سیستەمەکەی ئەوەی کە پێڵین سیستەمی بەعس و حکومڕانی عێراق و دەوڵەتی عێراق ینی ئەمە تماشاکە دەوڵەت تماشاکە
دەوڵەت ئەوەی کە تۆ ئەمڕۆ ئەوێنی سنووری هەزناوی عێراقە، ئاڵای هەزناوی عێراقە، میقسری موسساتی هەزناوی عێراقەوە دەوڵەتە، ئەوە دەوڵەتە. باشە ئەوەی کە 2003 داینیاوە هەر دەوڵەتە، هەر ئەوەسە وا دوژمنی کوردە. تێگەیشتی ئیسە کێوا لەم دەوڵەتە پارتی یەکێتی نەوەی سەک سوسیالیست، ئەمە گشتی دەوڵەتە عێراقن، هەر قەبلتریش دەوڵەتە عێراق بوون. باش تێگەیشتی؟ بەڵێ تێگەیشتم، بەڵام ینی ئەوەی کە تۆ کە باسی ئەنفالەکەین بۆ ئەنفال کراین، یعنی تۆ ئەتوێ بڵێ سەرزەمینی ئەوەی کە زۆر جار جەنابەت ئاماشی پێکەی سەرزەمەنی کوردەوار، ینی لە ڕێگەوە هەڵتەکێن، ینی بەڵێ قوربان سوالەکە ئەمەسە ئایا تا ساڵی 1921 تۆ دەوڵەتێکە دەست بەناوی دەوڵەتی عێراق هەستت؟ ئۆکێ. تۆ هیچ تاریخێکە دەست بەناوی تاریخی عێراق نیتە؟ زۆر دروستە. دەی تۆ ئەم عێراقە چۆنەکەی بە عێراق؟ تۆ هاتووی ئێژی ئەمە عێراق، چۆنێکەی بە عێراق؟ تا ئەم خەڵکە باوەڕکە ئەمە عێراقەوە، لە عێراق الحەبیب وشعب البطل العێراقی و چی چۆنیەکەی؟ وەختی تۆ بۆ ئەم چوارچێوەی جوغرافیە قەداسەت دروستکەی، شەڕ دروستکەی، خەڵکی بۆ بیتە کوشت و خەڵکەکە بێری بێدەسەڵاتی بکەیت لە مێژووی خۆی، لە تاریخی خۆی، لە کولتورە خۆی، بیسڕی تۆ کۆیەکەی تۆ ناوی شارەکان سەر لە نوێ کولتورێکی تر، تاریخێکی تر و قیەمێکی تری پێدەی. دروستە؟ ئاوا عێراق معنا پەیاکەوان نییە؟ خۆ تۆ هیچ وەخت شەڕ قادسیەت لە تاریخانەوە درۆی مەحزی تاریخیە. دروست. چۆن ئەم شەڕە هەڵەگیرسێن؟ تۆ چۆن ناسیۆنالیزمە ئێرانی دروستەکەی؟ چۆن ناسیۆنالیزمە ئێرانی دروستەکەی؟ ئەزانی ناسیۆنالیزمە ئێرانی لەسەر ئەساسی چی دروستەکرێ؟ ڕەجعەتە بە ڕابردوو. میرزا ئاغاخان کرمانی دایانی ڕەجعەتە بە ڕابردوو، گەیشتن گەڕانەوە بۆ ئێرانە باستانە. ئێرانە باستان کێ نووساگێسی؟ یەهودی نووساگێسی. ئەزانی ماد لە کوێوە هاتووە؟ ماد کوڕە نوحە، کوڕە یافەسە، کوڕە نوحە. لە کتاوە ئەووەڵە ئنجیل و نووسیاگە، تەورات و نووسیاگە، فەسڵە جێنەسس. ئۆکەی؟ دەی ئێران چۆن مەعنا پەیاکە؟ چۆن ئێشێ ئەم ئێرانە مەعنا پەیاکە؟ بەوەی کە تۆ بەناوە مردمە ئێران خۆ تۆ کوورش ناتوانانی بوێنی تۆ. وەم ئێرانە مەعنای نییە دەسی بووی وە خوێنە، دەسی بووی وە خوێنە. ئەم خەڵکی ئێمە سوور سوور ئەزانێ کۆمەڵەوە دموکرات دەوڵەتە ئێران دروستی کردن و مشتێک خائینن. ئەی بۆ هەڵوێستداگرن لەبەر خاترێ خاڵۆی و برای و خۆی لە ناویان بووکە. دەستی جوگە پێە. پەکەکە سوور سوور سپای پاسدارانە قودسە، هاوکارە دەوڵەتە تورکیەس، هاوکارە دەوڵەتە ئێرانە، یەهود داینیاگە و مەسیحیەت داینیاگە. پەکەکە بۆ ئەم خەڵکە ناتوانێ هەڵوێست بگرێ لەبەرەوەی پەکەکە برای تۆ ئەگرێ ئەیوا ئەیداوە کوشتی سە دەستی تۆ وا لە ناوی پێسە گوێزە تەواو، دەستی تۆ وا لە ناوی خەنا ڕەنگ کریاگە تەواو. تۆ ناتوانی هەڵوێست بگری چون ئەو جان مەجبوری نەفرەت کەی لە گۆڕە براکەت و نایکەی. ئیستا ئێران چۆن مەعنا پەیاکە؟ ئەم ئێرانە لەو ڕۆژە ناوی ئەنێن ئێران یەک شەڕی نییە جدی بێت تا ئەوەی کە شەڕ ئێران و عێراق دروسەوێ 800,000 نەفەریە کوژرێت. ئیستامانەونە کوێ ئەوونە خانەوادەی شەهید. خانەوادەی شەهید کێ تێرێتی؟ دەوڵەتە ئێران و یەهودی بازی تێرێتی فێرە مردمەکە. لە کاتە ئەوە دەوڵەتە عێراقیش خانەوادەی شەهید بۆ تۆ دروست ئەکا و ئێوە ئێشێ تەزحیە بن، ڕاتان بگوێزنەوە، بێ قیەمتان کەن، بێ وجودتان کەن، بە تاو بتانگرن تا بە لەرز ڕازی بوون. بەناوە هێزە پێشمەرگەیە کوردستان پارتی کێ دروستیەکە؟ دەوڵەتە ئێران. کێ ساپۆرتیەکە؟ ئیسرائیل. کێ بە وجودیان تێرێ؟ دەوڵەتانە منتەقە. ئەمانە کوڕە کێن؟ کوڕە ئەولسەلامن. ئەولسەلام کێ دروستی کردگە؟ ئەولسەلام مەولانا خالدن نەقشبەندیە کارمەندە هێندە شەرقی دروستی کردگە. ئەمانە چۆن بوونەوە شێخ؟ تەقلەیان لێدا، هەڵیان خست و چۆن بوونەوە شێخ؟ ئێژێ لە خۆت سوالگەی. کێ تورکیە دروستەکە؟ کێ ئێران دروستەکە؟ کێ عێراق دروستەکە؟ بەم بازیانە. ئیستا 185,000 نەفەر خەڵکە هەست ئێژێ وەڵا ڕژیمی سەدام حوسێن ئێمەی نابود کرد. لەولاوە
یەک عیدەتێن تحت ناو مبارزات کوردی ئێژە کارە خاستاکەەوە قوربانیمان داگە و حەق خۆمانە و ئێشە مافێمان بوێ لە دەوڵەتی عێراقیا و عێراق الحەبیبە لە فدراڵ الحەبیبە تۆ هەڵەخەیتەوە دیارە باوکە چووگە دایکە چووگە خۆیشکە چووگە مێژوو چووگە میراسە چووگە مالکیەتت چووگە مەگەر لیبرالیزم ئەسڵە ئەوەڵی مالکیەت نییە مەگەر مالکیەت نییە لیبرالیزم ئەمریکایی مالکیەتە خوسوسی تۆ چووگە ئەو شاخ و داخی چەمچەماڵە ئەو شاخ و داخی منتەقەی کوردەوارە کە مڵک باوکە تۆ بوو ئیستە مڵکە گشتیە دەوڵەتە عێراقە ئێران پێی ئێژێ ئێران ملک مشاع ئێرانیان است ملک مشاع هەرچی ئاڵەفجەڕ و کەژە بنیشت و سەرزەمین و وەتەن و دار و داروەنە ئێمەس ئەمڕۆ کێ ساحەوێسی دەوڵەتێ بە ناوی دەوڵەتە ئێران ئەمڕۆ دەوڵەتێ بە ناوی دەوڵەتە عێراق حەلیمە کوردستان بەشێک لە دەوڵەتە کوێز بەشێک لە دەوڵەتە عێراق درستە ئاغایان تایسە لەگرا حاڵی ئەوین تۆ چۆن دەوڵەت دروزەکەی بە یاسا بە سنوورە جوغرافی بەدانە هۆڤیە و بەدانە مێژوو پەروەردە ئاموزش و پەروەرش ئەم گشتە توڕەهاتە مردمە ئێمەژێتی لەکوێ فێر بووگە لە دام و دەستگای حکوومەتی لە پەروەندە لە پەروەردە لە مێژوو لە تەلەڤزیۆن لە پسپۆر لە مامۆستای زانکۆ وایە ئەوان یاغیان تا ئێستا فکرە کردووە بۆ عەرەبستانە سعودی ناوی عەرەبستانە سعودیە ئەکرێ وڵاتی ناوی بنەماڵەیەکی پێوە بدی مەسەڵەن ناوی کوردستان بنێ کوردستانە بارزانی بارێزانی کوردستان دە ئەمە چ قەشەنگێکە ئەمە وڵاتە ئەمە ناسیۆنالیزمە ئەمە ملەتە ئەمە چییە عێراق چه معنا و مەفهومێکی هەست هیچ ئێشێ ئەم مردمە بۆ عێراقی بوون بەها بدا تا بێتۆ عێراقی ئێستا من دەمەکەمەوە خەڵکێژەوە بابایەکی ئێرانیەوە تۆ چی ئمە خۆمان عێراقین خۆمان ئەرفال کریاگین مەیدمانە و پارەی خۆمانە و باوکە خۆمە و پارە ئەگرمووە تۆ چی تۆ بابای ئێرانیەکی ئەگەر جاران بواە 100 ساڵە پێش وایە ئەو جار دامەگرتە سەری خاستی فەهمی کێ عێراقیەکی ئێرانیە ئەو وەخت کوردبوون معنای بوو ئەو وەختە کوردبوون بوو ئەو نەیەتوانین لە پشتە عێراق خۆی بشاردەوە ئێستا عێراق بۆ ئەو چییە بۆ زریکایەکایژی ئەو عێراقیە بەرەوەی موچەی پێدا هەویەی پێداگە موچەی پێدا عێراقە حەبیبە کەس پارەنەوت جوانە کەس عێراق حەزی پێکە تەوەجۆکەی پس تۆ لەگرا ئەوێنی یەک بەرنامەیە موجودە بۆ واکەن بە ئێمە ئیسە بۆوە خۆشبەختمانەکەن سوالە مەسەس خۆشبەختمانەکەن خب بۆ ئەنفال سوال بۆ ئەنفال سەدام حوسێن بۆ گەرەکی سێ مردمە بێرێتە ناوی ئەم شارە ئەدەیەکیشیان بکوژێت بە پانتاییە هەموو ژیانە لادیی کوردی مالکیەت ئەسێنێتەوە لە ئینسانە کورد بزانە تۆ وەختی ئیمڕۆ کوردستانت ئەوێت و کەرکووک بە شوعاع 100 کیلومتر تا دەواازەکانی بەغا کە مڵکە کورد بووگە ئاڵەفجەر بووگە یەیڵاخ و خشلاخ بووگە لە دەستیەدەی بۆ چون کورد ئومەتێکی کۆچەری بووگە بەشێکی فرەی کۆچەری بووگە یعنی لە چەمچەماڵەوە کۆچی کردگە بۆ کوێ کۆچی کردگە بۆ لای حەڵەب و دەمشق نەخێر کاکە لە چەمچەماڵەوە کۆچی کردگە بۆ بەیروت ئەمە گشتی سەرزەمینی کوردەوار بووکە کوڕە خاس بەچی ئێمە کوردەوارمان لە دەستدا بەشار لە دەستمان دەنا ئەم سەرزەمینە گشتی لە دەست ئێمە بوو کاکەی جان ئاغایە کەریمە سەنجابی وەزیرە ڕەهبەرە نهزەتە جبهەیە ملی وەزیر و ئەمور خارجی دەوڵەتە موقەتە بازرگان ئێژێ ئێمە ئێڵە سەنجاوی ئاڵەفجەڕەکەی بەهارانی لەلای بەغا بوو شارە بەغا کاسن شار نەبووگە دەی تۆ وەختی تێ ئەم کارە ئەەکەی چه ئەتفاقێگە کەفێ ئەمەسە کە تۆ زەمین لەدەست ئەدەی سە تۆ خولاسەوی تۆ لە کەرکووک وەرێ تۆ بە ئیلتیجای 200 کیلومتر ئاڵەفجەڕ و کوێستان و گەرمێن و کانی ئاو ئەوانە لە دەست ئەدەی کە مڵکت تۆ بوو کە خاکت تۆ بوو
حاڵیت بۆ ئاغاگیان خڕە و کریاگی تۆ ئیستەوایتە ناوی چەمچەماڵە دێ لە چەمچەماڵە چیەکەی پارەی نەفتە پێنەدەن چیەکەی کەشاوەرزی سەنعەتە هەز چیەکەی هیچ هیچێکە نییە بیکەی ڕەحمە لە دایک و باوکە تۆ تماشا ئەەکەی ئەوە مردمی لە مالکیەت ئەخەن چۆن سوور پێسەکانیان لە ئەمریکا لە مالکیەت خست چۆن ئەمریکایان لەدەستەندن سپی پێسیان کۆچدا شاریان دروست کرد سپی پێسیان کۆچدا شاریان دروست کرد ئەم سوور پێسانە هەر شەڕیان کرد و ڕۆژ نەدواوە شەڕیان کرد و ڕۆژ نەدواوە نەیانتوانی لە پڕێک ئاگرا بووە ئامریکا سپی پێس پڕی بوو شاری بوو دەسەڵاتی بوو ئەمان گیریان کرد لە نێوانیانە وەکو حیوانە بکەوێتە ناوی مەدانێنگی لە بێنجوو ئێمە چۆن لە بێنجوو تماشاکە تۆ پێ دوانەوێ ئێمە ئیسەخەریکین بە زوانە دایکیمان قسەکەین ئێمە کورد نەماگین و کورد نین ئەسڵەن تۆ لەو وەختەوە ئەنفالکریاگی چووی تۆلادیەکەی خۆتان بۆ ناڕۆی تۆلادیەکەی خۆتان ژیانکەی تۆ خۆ لە شارە چەمچەماڵە شەریکە نییە شەریکە هەست نەنیسە تۆ نایژەما تۆ شەریکە نییە کارخانەی سەنعەتیشە نییە نێسە ئەی تۆ بەچی ئەژیت ئەگەر عێراق ئێستا ئێژن بوجە نییە لەبەر خاتریەوەی نەوتە عێراق نافرۆشی دێ ئەمە ڕۆژێ عێراق نەوتی تەواو کرد تۆ چیەکەی هاتین و نەوت تەواو بوو تۆ چیەکەی نا من سوال ئەەکەم سەرکە براکەم تۆ ئەگەر واقعەن دەوڵەت بی و دەوڵەتێکی ناسیۆنالیستی بی و دەوڵەتێک بی واقعەن لە ئیرادەی مردمێک و هاتوویتە دەرۆ حتمما بیر لەوە ئەەکەی تۆ ئەزانی ئاڵمان بۆ پەلاماری ڕووسیەیدا بۆ دای چون هیتلەر معتەقد بوو ژیانە ئاڵمانی ئێشێ وەکو ژیانە ئەمریکایی بێت ئەمریکایی چییە زەمینی هەز و ئاڵمانی زەمینی نییە ئاڵمان حتا گۆشتی نییە بۆ خاتری ئەوەی ئاڵمان ئێشێ خۆراکی مەڕووماڵاتی لە وڵاتانی تر هاوردە بکە ما بەقەی جەهانیش بریتانیا و فەڕەنسا و ئیسپانیا گرتییانە بەشە ئاڵمان نەماگە ئێستا ئاڵمانیشی چی بکە ئێشێ ئیمپراتوریەکانە ئوروپایی بێرێتە ژێرە دەسە خۆی تا ئەو زەمینانەی کە ئەوان گرتگیانە بە عنوانە کۆلۆنی بێتە بەردەستیان و بەشێک لە خاکە ڕووسیە بکاتانە خۆی کە ئەو بەشە ئوکراین ئێشێ نە ئاڵمانی ئەی بۆ ئێمە وافکر ناکەین بۆ ئێمە ئەگەر کوردین و ناسیۆنالیستین و دەوڵەتین و بۆ وافکر ناکەین و هەچوەخت بۆ فکر ناکەینەوە کە بنەڕەتی نانمان بوێ زەمینمان بوێ ئاومان بوێ لەبەرەوەی کەس زەفەرمان پێ نەکا و کەس نەمان کاتە کۆیلە بۆ فکرە ناکەین خب لەگرا تۆ ئەوینی ئیرادێ مەوجودە کاک پەیمان تۆ یعنی بەڕاستی ئەوەی کە باسی کرد مەسەلەن دروستکردنی شار و ینی ئەوەی کە زۆر جار خۆت دەڵێ نیزامی سوڵتەی جیهانی کەواتە ئیرادەیەکی گشتیە لە سەروی ئەو ئیرادەی عمومی خەڵکەوەیە کە مەسەل ئەوەی تۆ ناوێنەی نیزامی سوڵتەی جیهانی و جیهانگەرایی کە مەسەلەن ئەو ئەمانە سوڕێنیە مەسەلەن خۆت شار هەر کورد دروستی نەکردووە بۆسم هەموو دنیا مەسەلەن شاری دروست کردو و شاری بووە یعنی کەواتە ئێمە هەرچەند قودرەتمان بێ ئەوەی کە جەناب و باسیەکەی نیزامی سوڵتەی جیهانی قدرەتی ئێمە ئەتوانێت بەرەنگاریەوە بێ ئەتوانین نەخێر ناتوانێت با من مثالێکە بۆ لێ بم ئەرتەشە ئەمریکا دروست کریاگە شەڕە ئەرتەشە کلاسیک بکە وەکو ئەرتەشە سەدام حوسێن مەسا ئەمریکا حەزیە کرد بەو شەڕە سەدام حوسێن کردی 2000 تانک بۆی لە بیاوانێکا دای بنی لە بەرامبەر ئەمریکاش فڕۆکە بۆ هەڵسێنێت تەق بالا گشتی بەڵام ئیمڕۆ هەر ئینسانێک کە من و تۆبین ئەتوانین تیربارێ بیکەیسیمان بەسەر شانەوە بێ لە دقیقا 4000 بوو لە بتەقینی ئەمە یەک ئەتوانین بڕێ مفەجیراتمان پێ بێت سەیارە و ماشین و مدەڕعەی دەوڵەتە ئەمریکا بتەقینەوە یەک نەفەر حساب بکە لە سەرزەمینێکە 100,000 نەفەر یەک نەفەری وا دروستکەی و ئەمە ڕووبەڕووی تۆ ناوێت و لە مەیدانە شەڕە بۆ ئەگۆڕێ تێرێتێ کوچە و کۆڵانەکان ئەی باتە تەنیشتە خیابانەکان
تۆ ماهیەتە دوژمن ناناسی. تاڵەبان چی کردگە بە ئەمریکا لە ئەفغانستانە دقیقاً وای پێ بکەیتە ئەمریکا چاراوە ناکە بەرگە ئەویشە ناگرێت نەچاری ئەکا نە بەرگەیەگرێ ئەمە یەک وەلی ئەمریکا چی ئەکا نظامە سڵتەی جەهانی چیەکە بزانە دەوڵەتە ئینگلیس یۆنانە یاڵەتە متحدەی ئەمریکا ڕۆمە جەدیدە بزانەمانە معتەقدن کە 2000 ساڵ تاریخیان دەوڵەتە ڕۆم امتدادە تەفەکوری یۆنان بوو ئمڕۆ بریتانیا یۆنانە ئەمریکا ڕۆمە ئەمریکا مناڵێکی تازە لەدایک بووگی ڕووداوی مەچەکدارە ئەقڵەکەی ئەقڵە بریتانیاس ڕۆم مناڵێکی تازە لەدایک بووگە ئیمپراتوریەتە گەورەیەکە ئەقڵەکەی ئەقڵە کێس یۆنانە تا ئێستا لەگرە تێگەین خب تۆ چۆن مردمێک نابوو دەکەی چۆن مقاومەت لە مردمێک ئەسێنی وەختێ خوی ئەگۆڕی چۆن خوی ئەگۆڕی بە پرۆپاگاندا بە تەبلیغات بە سیستەمە پەروەردە بە دۆسە ناوخۆ کە کارمەندە تۆس مەسەڵەن پارتی و یەکێتی کارمەندە ئەوانن تۆ فکرەکەی دۆسە تۆس ئەوان خۆیان تێنێژن ئەمە کوردە و ئەمە شۆڕشە کوردیە و داوودخانە کەلهۆڕ ئەوان دروسیەکەن و ئەمیر عەزامە کوردی ئەوان دروسیەکەن و بریتانیەکان دروسیەکەن خۆیان دروسیەکەن خۆیان وەتۆ ئێژن کوردستان دەنا ئەمە گشتی کوردەوارە ئەوان خۆیان تێنوە تۆ ئێژن بێ بچۆ بۆ دەوڵەت خۆیان لە جەنگە جەهانی ئەوەڵا ئێژن لە پەیمانە سیڤرا با تۆش بووی تۆ دەوڵەت خۆیان تۆ فێرەکەن بەمە بزانە تۆ وەختی ئەم مێژووە نەزانی سەر سوڕەمێنی ئەمانە یەک جەمعیەتیان نییە دوو زەمینیان گەرەکە سێ بازاڕیان گەرەکە تا تەولیداتە خۆیان بفرۆشن و کاریان بۆ بکەن تۆ تایسە بیر لە شتێک کردگەسەوە تام پێ بێژم ئەزانی دوو مەحسوڵە مهمی جیهان کە بریتانیای گەورە کرد چی بوون نظامە سڵتەی دروست کرد چی بوون پرۆداکت بەرهەم چ بوون پێ دوابێت چ بوون توتن بەقەی ئەمەوە نووساگێسی تەماکۆ حەفتان و سەرەتان تێرێ وەلێ من هەر ئەیسێنم ئەمە ئەسێنمە و 20 پوند $30 ئەمە بۆ لەبەرەوەی ئەمە ئێعتیاد تێرێ و ئەمە باعەسەوێتۆ فرە کارکەی معتادوی حاڵە خۆش بوێ سیگارکێشیشی ئارامەویتەوە خۆ بریتانیا وەختێ نەی ئەتوانی شتێبا بە وڵاتی ئەوڵین کارێکە کردی هەموو گۆی زەوی تووشی تەماکۆ کرد گشتی و گۆی زەمینیشە تەماکۆ بکێشی تۆ لە خۆت پرسیوتە ئەکسەریەتی تەماکۆیە کە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست و ئاسیا تەولید دەکریا لەکوێ تەولید دەکریا ئافرین لە کوردەوار تەولید دەکریا ئافرین ئێستەیش تەولید دەکرێت و کۆیان کردو نەمایتر کشتە تەماکۆ نەما لە کوردەوارە وەلێ 150 ساڵە پێش تەمامە سەرزەمینە ئێمە تەماکۆ یەکێڵە دروست ئاغەیان تەماکۆ کالای کێ بوو کالای بریتانیا بوو کێ خەڵکی فێری تەماکۆ کرد بریتانیا کردی لەکوێ هاوردی لە ئەمریکا هاوردی ئیتر کالای بعدی چییە قاوە ئینسان معتادەکە و تۆ بە قاوەوە تەماکۆ ئەتوانی ڕۆژێ 20 ساعت کارکەیەنە ناتوانی کارکەی ئەی کالای بعدی چ بوو تریاک چینیەکان حەج کالایەکی ئوروپاییان ناسند بریتانیا خەڵکی چینی تریاکی کرد تریاکی پێیاندا تریاکیش ئەحتیات تێری وەکو ئەمە تا تۆ بفهمی 300 ساڵە پێش بەچی تێنە ناوی سەرزەمینی ئێمە زەمینە ئێمان بۆچی گەرەکە 300 ساڵە پێش هاوردە و بردە بە کەشتی فرە سەخت بوو ممکن بوو بەڵام سەخت بوو بۆیە تۆ حل لە هەر بەشێکی ئەم جیهانە مەشیایە دانیشتایتە و مەحسوڵێکی تایبەتە بە کێڵیایە تۆ ئەزانی دەوڵەتە بریتانیا 3 جار ئەفغانستانی گرکە و هەر 3 جارەکە شکستی خواردە لە ئەفغانستان پرسیار بۆ تۆ ئەزانی ئەو جێگەیەی وا تریاکی ئەکێڵا بریتانیا کوێ بوو تریاکە دنیایەدا 2 وڵات بوو هندوستان و ئەفغانستان
بۆ ئیستا لە ئەفغانستانە تریاک ئەکاڵن 300 ساڵە لە ئەفغانستانە تریاکە کاڵە ناغەیان وەلێ ئەفغانی من لە خۆیان نەداوە بریتانیا لەذا بریتانیا کەوتە کڕینە تریاک ئەفغانستان ئەی ئەمریکا بۆ چوو ئەفغانستانی گرت بە بەهانەی ئوسامە بن لادن بۆ خاتری ئەوەی سەرچاوی هێرەوینە دنیاوە تریاکە دنیا هەنووز کە هەنووز ئەفغانستانە دروست ئاغایە تۆ جەمعیەتە دنیا بە چی کۆنتڕۆڵەکەی بە پرۆپاگاندا بە مەواد مخدر بە مواد مخدر ئەوەی ئمڕۆ لە ئوروپاس ئەزانێ ورد و دەرسی مردمی ئوروپا ماوادی مخدر مەصرفەکە لە حەشیش و گراس و شیشە و LSD و ئەنواع و ئەقسامیە مەصرفیەکە تۆ مردمێ چۆن گەوجەکەی چۆن ئەم مردمە ئارامەکەیت و بابزانی لە بریتانیا مۆدەیەک هەست ئەزانی مۆدەکە چییە هەموو ئیشکەرێکە لە کار تێتەوە ئەڕواتە پاپێدا ئەنیشێ ئەخواتەوە بۆ خۆی پێژێ چلین دەکات چلینگ خۆی فێنکۆ ئەکاتەوە تا بتوانێت ڕۆژێ 10 ساعات کارکە کە تێت و بیر لە هیچێ نەکاتەوە کەلەی داغ بوێت خانەکانی مێشکی بتەقێنەوە و لە بینچن و ئەڕواتە ناوی پاپەکانیش دەنگی موسیقا لە پاپەکان پێ ئەوشێتەکە ناتوانانی دوو نەفەر بەیەک و قسەکە ئەمە هەمووی سیاسەتە ئاغیان بەڵێ سیاسەتە و سیاست ئەم جەهانە ئەواتە ڕێوە هیچ شتێک ئەلەکەی نییە کورد نەئەگیریا بۆ نەئەگیریا لەبەرەوەی کورد شەڕە گریلایی یەکرەوە شەڕکەرە خاسێ بوو بە شدەت حەزی بە ئەسلحە کرد کورد بە ئەسلحە لەدایکەوێت ئەمە یەک بۆ چون تۆ وەختێک کۆچەریت وەختێک تەبیعەت وا لە دەستا احتیاجە بە شەهامەت و خۆت هەست و تۆ ئێشێ دلێر و بوێر و مردویت تۆ بە ئەسلحە نەئەگیریایت ئیمکانی نەبوو پاشان تۆ خاوەن تەمەدونێکی 1000 ساڵە بووی دەوڵەتە کوردیت هەبوو ئاینە کوردان دەوڵەتە کوردیە کوڕە خاس هەڵی بووی با بزانی ئەوەی کە یەهود ئێمەی نابوت کرد دینت دروست ڕێگەی حەساوی ڕێگەی ئیدارەکردن و کۆمەلگای کوردەوارە کردی و دواگشتیان دزی و فڕیان داوە ناوە عیرفان بزانە علمە تاریخی و علم جامعە شناسی ئێژێت هیچ جامعەیەکی بەشەر لە ئاسمان گۆدا ناکەوێتە خوارەوە هیچ بەرهەمێکی کولتوری لە خلە ئەوە نایەتە ناوە کۆمەلگایەکەوە لە بۆشاییە بەڵکو لەسەر ئەساسی کۆمەلگایەک سوار ئەوێ و ئەو خەڵکە واوەری یەکلێکە خۆی حەزی پێەکە تەمامی ئەم مەفاهیمەی ئەمڕۆ لە عیرفانی ئیسلامیە موجودە و بە زوانە ئێمە موجودە گشتی پێشووتر ساختارە دەوڵەتە کوردی و کۆمەلگای کوردەوار بووە دزریاگەوە کریاگە بە عیرفان و دەستگای عیرفان تێگەی داغەیجان ئیستا ئێمە بێ بابێنەوە سەر ئەنفال بۆ خەڵک ناپرسێ بۆ ئەنفال کریا بۆ خەڵک ناپرسێ دەوڵەتە عێراق بۆچی ئەنفال بکە سەدام حوسێن قینی لە کورد بوو ئەمە دەلیلەکەیزی ئەی بۆ خەڵکی سلێمانی نەکوشت ئەی بۆ هەولێری تاڵان نەکرد و لە بینی نەورد ئەی بۆ گشتیانی کاول نەکرد بۆ فەقەت لادیەکان لە بادینان و تازەی بچووکۆ لە دۆڵە جافایەتیوە تا قەرەداغ و لە قەرەداغ و تا گەرمیان و سەدام حوسێن پاکی کرد یانە ڕژیمە بەعس نەخۆدە سەدام حوسێن یعنی دەوڵەتە عێراق پاکی کرد دەوڵەتە عێراق تۆ لە خۆت سوعال ناکەی ئەی داعش بۆ هات داعش بۆ هات من سوعالە لێ یەکەم تەکریت بووە شاری تر ئەوێ تۆ شار فکر ناکەم ئەوێ تۆ شار تەمامە لادی عەرەبەکانە سونی نشین وا بە بەهانەی داعش تەقیانڕۆ جارێکی تر ئەوە نۆلادێ چیان پێیادەم 3-4 ملیۆن عەرەبە سونیە وا کۆچدیان چیان پێیاد ئەسڵەن دارەکانی ئەو دارخورمانەی بەشی کێولادیانە هەر دارەکانیشان بڕیوەتەوە هەمووی تەواو پس ئەمە ئیتر بڕێتەوە تەواو پس ئیتر قەرار نییە ئەم سونیە وا کۆچ دریان بگەڕێنەوە تەواو دروستە ئەمە هەمان ئەنفالە ئەم دەحفە بە بەهانەی کێ داعش هێشتا ماوەها نرکەیتی ئەوە داعش 4 نەفەری لە لادێکا کوشت و ئەوە داعش لە سووریا خەریکە پیاگو کوژیت و ئەوە داعش لەوێ دەسەکاتە بقەی پێشمەرگەیەکا و درستە داعش کێ دروستی کردەگە داعش دەولە ئیسلامیە العێراق الشام کێ دروستی کردە ئێوە لە خۆتان بۆ ناپرسن بۆ تۆ ئەگەر ئەنفال نەناسی داعش ناناسی یەک سوعال ئایا دەوڵەتە ئیسلامیە شام و عێراق
یەک فیشەکی تەقان بەرەو یەک شارە شیعە نە بە کەرامەتم، یەک شەڕی قورسی کردە کە شیعە نە بە کەرامەتم نەیکرد. ئەی کوێ نابوت کرد؟ هەرچی جێگەی سونی نشین وەک کورد سونی بوو لە بینی برد. بە بەهانەیە داعش کوردەوارە داگیرکریاک لەلایەنە سووریە پاک و بووە پەکەکەوە داعش بە یەکۆ 2 ملیۆن کورد سووریان ئاوارە کرد. کێوا لە جێگای نایستە؟ تورکمەنە شیعە، عەرەبە شیعەیە عەلەوی. درست ئاغەیان ئەنفال یعنی چی؟ چۆن تۆ ئەم بازیە ناوێنیت؟ چەند ملیۆن عەرەبە سونیستەوا لەلای ئێوە ئاوارەس؟ 2 ملیۆن و نیم. چیان پێکەن؟ چیان پێکەن؟ هیچ. بلاتە تۆ خوی کاورا ئەگۆڕی ئەها کۆرۆنا خومانی گۆڕیگە ئیتر تااقەتی بازارمان نەماگە گشتمان عادەتمان کرد بە ماڵەوە. خب ئیدامە بدە کاکە بەکر من فرەم قسە کرد ئەمانەم کەوت لە ڕاستای دەرهاوردنی دادگا کەس. کاک پەیمان یعنی بەڕاستی ئەوەی کە جەنابەت لە کۆتاییەوە دەست پێکە مەوزوعی داعش و ناوچە سونیەکان و ئەنفال، یعنی بەڕاستی لە دوای ئەنفال یعنی ئەوەی کە ئەڵێ ئەو بارودۆخەی کە خەڵکی لادی ئەهێنرێتە شار و لە ئۆردگا خوتە گۆڕێ، بیرکردەوەتە گۆڕێ، ئەخلاقتە گۆڕێ، فکر هەموو شتێکمان گۆڕایەمە لە ئەنفالە، هەموو شتێکمان، هەموو تەسەوراتمان بۆ ژیان بۆ خێزان بۆ هەموو شتێک. یعنی ئەسڵەن لە ئەنفالە لە دوای ئەنفالە ئافرەت بوو بە سەرپەرشتیاری خێزان، جێگەی پیا و باوکی گردەوە، یعنی کە مەسەلەن بەرپرسیارەتی گەورە دروست بوو، کێشە و مەشاکلی کۆمەڵایەتی دروست بوو. ئەمانەی کە جەنابەت دەڵێ بەڕاستی بالفعل وایە، یعنی هەموو خووەکان و ئەوەی کە تۆ ئەڵێ ئێمە ئەگەر لە لادیا بووین سەرزەمینی لادێ سەرزەمینێکی حڕ و ئازاد و شوێنی هەموو شتێک بوو ئەویان لە ئێمە تێکدا. یعنی ئێمە ئەگەر تۆ نمونەیەکی باسی ئەفغانستانت کرد، باسی ئەفغانت کرد کە بۆچی مەسەن ئەمریکا ئێستا گەشتەوە بۆ حاڵی ئەکشێتەوە. ڕۆڵی جوگرافیا چەند گرنگە لە مۆزوع، یعنی ئێمە سەرزەمینی جوگرافیاکە ئێمەیان تێکدا، مەسەلەن کورد ئەوە لادێکانیان وێران کرد، باشە جاش و مستەشار کەوتبوونە شوێن قواتی عێراقی لادێ بە لادێ و گوند بەگوند کە سوپای عێراقی هەندێک لادێ و گوند قەت ڕێتیە بەلە بردووە. باشە ئەمریکا و نیظامی سوڵتەی جیهانی ناتوان جوگرافیای ئەفغانستان بگۆڕن، ناتوانن دەستیان بگا بەو شوێنانە. ئێمە بە هەزاران گوند و لادێمان هەبوو لە کورد ناگا. ئەزانی بۆ باش بەڵێ یەک ئیزافێش کاتم بۆمە ئەوەی کە نمونەی ئەفغانستانت هێناوە جەنابێت. ئەفغانستان هەمیشە مەسەلەن فکرێک عەقیدەیەک بیر و باوەڕێک لە پشت ئەو بەرخودان و ئەوەی کە پێڵێن مقاومەت و بەرگری هەیە، بەڵام کورد ئێستا لە هەموو مەسەلەیەکی فکریدا ماڵراوە. هەر ئەوەی کە لە دوای ئەنفال ڕۆیا و ئەوەی کە ئەحزابی کوردیە و هەر یەکی ئاڵا و ڕەنگ و دەم و شتێک دروشمێک هەڵەگرێت تەواو ئەوەی ئەفغانستان با من یەک شتە پێبێژم ئەوەی ئەفغانستان تجارەتە، ئەوەی ئەفغانستان تجارەتە خاصگوێ بگرە. ئەوەی سەرزەمینە ئێمە سەرزەمینە مەوعود یەهودە، ئەو تو باخاس بزانین سەرزەمینە مەوعود یەهود و مەسیحیە. سەرزەمینە کوردەوار سەرزەمینە ئێمەس مەکانە پێغەمبەرەکانیانە، تەواو پێغەمبەرەکانیان وا لە لای ئێمە یەکی کەهنێ لە لای خۆیان. ئەتەوەجود کرد ئاغەیان داستانەکە ئەمەسە تۆ نازانی ئەمانە دەوڵەتە یەهودیان لە ئێرانە دروست کردگە، دەوڵەتە یەهودە خەزەریان لە تورکیە دروست کردگە، کۆرپۆریشنی جوولەکەیان لە عێراق و لە سووریە دروست کردگە. تۆ ئیشی ئەمە بزانی ئیستە تەواوە خویە کورد بزانە تۆ لە خۆت بپرسە. تەرەفداری یەهودی بوون بۆ کورد ئیشێ نەنگوێ لە خاوەرمیانە نەفرەتی خاوەرمیانەی وارە پشتە بۆ بە ئاشکارای عاڵەم بنەماڵەی بارزانی و حەلیمە کوردستان هاوار ئەکەن و یەهودی بازی ئەکەن. بۆ کاراکەن بۆ ئەو نەفرەتە تێرن بۆ ئێمەی کورد، بۆ هەر عەرەبێ دەمەکاتۆ ێژە کورد یەهودیە.
بۆ ئێمە وە زۆر خۆمان گەرەکمانە بکەینە یەهودی، بۆ وە زۆر گەرەکمانە بیکەین و هیچ منفعاتێکمان دەست ناکەوێ. ئێمەیان لە چوار دەوڵەتی عەرەبیە گیرداوە وا ئەزانین مەسەلەی ئیسلام و ئەوەی کە ئەوان مەسەلەن دینیان بەکارهێناوە و مەسەلەی کۆڵەگەیەکی ئایدۆلۆژی بۆ دروستکردنی دەوڵەت کورد لە حیبەتە ئەوەی کە هەرزوڵ مستەمی لێکراوە ئەڵێ ئەگەر جوولەکەیش بێ من ڕزگارکە من هەرچم پەلامارەیەم، یعنی ئەو زەمینەیان بۆ تۆ دروست کردووە، ینی تویان پاڵناوە بەرەو ئەوە بڕۆی بەرەو ئەوە بچی. ینی ئەو قسانە گشتی خۆیان فێرە دەکەن ئاغاگیان. تۆ ئێشێ لە خۆت سوالکەی، لە خۆت سوالکەی تۆ لە سەردەمانێکە لادێکانە لە بینەچێ کاکە تۆ پرسیارێکە لێ بکەم ئێوە تراکتۆرتان هەبوو؟ ئێمە نەمان بووە، بەڵام خەڵکی لادێ هەی بووە زۆری. بەڵێ بەس ئێمە نەمان بووە. پس تۆ ناتوانی لە ژێرە ناوە مێکانیزەکردن بێژی ژیانە مردمە کورد لە لادیەکانە زۆر دواکەوت بوو، هەنی عەسری حازر نەبوو، بەڕووبوومیان بە کەڵک نەهات، بۆیە هاتن وێرانی کەن تا شار دروستکەن تا وڵاتێکی شیک و مۆدێرن دروستکەن. لە ژێرە ئەندێشەکانە میشل ئەفلەق گەرەکێسی مۆدەرنیزاسیۆن بێرێ. تۆ بڕۆس عەکسەکانە سەدام حوسێن تەماشاکە، سەدام حوسێن بکڵاوە قوچۆ و بە بۆی باخۆ و بکراوات و ئەنوا و ئەقسامە عەکسی هەست. سەدام حوسێن بە شێوەهای مۆدەرنەوە بە لەباسە مۆدەرن. کێ خەڵکی عێراقی فێر کرد ڕیشی سێتێخە بتاشێ ڕژیمە بەعس؟ کێ خەڵکی عێراقی فێر کرد هەموو هەفتێ بڕواتە حەلاق خانە وەسەری چاکە؟ کێ فێری کرد؟ کێ ئەوەی فێر کرد سەر و سوێڵتان بۆ یاخکەن؟ کێ فێرتانی کرد؟ ڕژیمە بەعس. دروستە؟ دەوڵەتە عێراق دروستە؟ بۆ ئێستا تۆ فازڵ میرانی قەرتی تماشاکەی بە 80 ساڵۆ خۆی بۆ یاکە ئێژی سی بەرە خوەرە خۆی ڕەش کرد بەس ێژی قاژە ڕەشەس جا وەختێ ڕەشیەکە سپیەکە دەرەکەوێژی پێسە کەڵە لە ژێرۆ. بێس ئاغاگیان کێ فێرە ئێوەی کردەمانەی فێرە ئێوە کرد وێوە زانیتان ئیستا کێ لە کوردەوارە فقەڵ فێر بگە دەزووەخە پەتەخە لە قەیپیا ئەبرۆی تەسکە کات و ژێرچاوی هەڵەگرێت و بنلوتی هەڵەگرێت و کێ فێری کردگە؟ سیستەمە حکوومەت یانە سیستەمە حکوومەت فێری کردگەوانیە نەواسە بە خاص فکری لێ بکەین و بزانانی واسە یاوانیە. بەڵێ کاک پەیمان خۆی عەفوەن بەڵێ فەرموو ئەوەی کە جەنابەت یعنی من ئەنجامگیریەکی ئەم مەوزوعی جەنابەت یعنی ئێمە لەوە تێگەین کە مەسەلەن نیزامی سوڵتەی ژیانی ئەوەیە ینی مرۆڤ ینی مرۆڤ ئەبێت چۆن بێت چی بێ و ئێمەش معەڕەزین بۆی لەژێر ئەو نیزامی سوڵتەی جیهانیە بە ئەنواع فکر و غەزووی فکری و ئەخلاقی بۆمباباران بکرێن هەر لەوەی کە کولتور و ئەخلاق و بیرکردنەوەمان بگۆڕێ کولتورمان بگۆڕێ. نیزامی سوڵتەی جیهانی لەدا هاتووە چ جۆرە بەشەرێکەوێ ئەنجام ئەوەی کە هەر جەنابەت لەم ڕۆ پێگەن ئاگەڕێنەوە بۆی مەسەڵ ڕۆڵی بانکەکان لە دنیا لەما چییە؟ نامە ڕووکاکە بەکرد من ئەمانەم بەحس کردگە من گەرەکمە بێمە سەر ئەنفال من ئەمە ژەڵەژاند لەبەر ئەوەی کە ڕەوایەتێک کە تا ئیستا لەسەر ئەنفال کریاگە بیژەڵەجێنەوە تۆ فکرکەیتەوە بیژەڵەژێنەوە تۆ فکرکەیتەوە ئەمە بە چ کەڵکێگەخوا ئەم ئەنفالە ئێشێ بۆ بکەی بۆ ئێشێ بیکەین سەرکە کاکی برام من و تۆ ئێشێ هەڵگیری میراتی 4000 ساڵە 5000 ساڵە 2000 ساڵەی کوردی بین پێمانەوە دیارە نەبەکەرامەت نەبەکەرامەت پێمانەوە دیارە کوا ئەم میراتە چی پێهات بزانە براکەم من و تۆ ئێشێ دەموەدەم پشتەڵ پشت شتێکمان پێگەی بێ لە هەڵسوکەوت ئێمە بە ئەزمون ئێشێ فێر بووین ژیانە بەختەوەر چۆنە ژیانە دەسەڵاتدارێتی چۆنە مالکێتمان ئێشێ چۆن بپارێزین وجودمان ئێشێ چۆن بپارێزین ئێشێ فێر بووین مێژوو و فەرهەنگ ئەمەسە کوا پێمان و دیارە ئێمە دانیشتین بزانین لە ئەمریکا کێ بۆمان لایف ستایل دروزەکان لایف ستایل بۆ خۆمان دروستکەین درستە ئێمە ماتەڵین بزانین لە سوودان و لە عەرەبستانە سعودی کێ تحتەناوە مفتیە ئەعزەم فتوا ئەدا تا ئێمە خۆمانی پێڕێخەین
ئێمە خۆمان ماوین یا خۆمان نەماوین؟ ئێمە خۆمان نەماوین. چۆن خۆمان نەماوین؟ پرسیارەکە ئەمەسە، چۆن خۆمان نەماوین؟ تۆ باڵندەیەکی کێوی بێنە بیخەناوی قەفەسۆ نان ناخوا دەستەمۆ ناوێ، مەگەر کەسێ زۆر زیرەک بێ بتوانێت دەستەمۆی کانە دەستەمۆ ناوێت و ئەتۆپێ وەلێ لە هێلکا لە ناوی قەفەسا دەریبێری دەستەمۆوێ حەز ناکە بە ئازادی بەری دەیتە کەژوکێوە گەڕێتەوە بۆ لات نافڕێ. بەڵام ئیدەیەک ڕاوچی فێر بووبن چی بکەن بە کەوێکی کێوی کە دەستەمۆ بوێت، ئێوەیان وا پێ کرد دەستەمۆتیان کرد. تۆ بەچی دەست هەڵەگری لە شێوەی ژیانە خۆت، لە میراتە خۆت، بەچی خوت ئەگۆڕێ؟ بەوەی کە سەرزەمین لە دەسەدەی، بەوەی کە ئەتبەنە مەرگ و تۆ مەرگت هیچ کەسێک ناترسێنێ. مەیلێسی سەر ئەوڕێیا سەر ناوڕێ مەیلێسی بتێڵێ تۆ یا نەدیێڵێتەوە، بۆیە بەشێکت ئەکوژێ بەشێکە ناکوژێ. تێگەیت؟ ئەو بەشەی کە ناکوژێ ئەنفالە واقعی تۆی نەدایک و خۆشکەکەت. ئەوان کوژیان چوون. ئەزانی کێ کاولە؟ تۆ کاولی، تۆ قیەمە نەماگە، تۆ میراتە کوردیت پێوە دیار نییە، تۆ دەنگە دلێر نییە، تۆ شەهامەتە نەماگە، تۆ ترسیاگی، تۆ ئەتەبیاتکە. ئەو کارەی کرد کە تۆ بیوێنی و ئێمەمانان بیوێنی و ئێمە بترسین. ترس شتێکە کە ئینسان کەشفی کردەوە لە ئینسانە هەست. تۆ ناتوانانی بڕۆیتە بەرە دارتوویەک بڕنەوێ 5 تیر بگریتە دەسۆ تەقا بکەی بێژی گەماڵ باوک ئەمساڵ 1 تەن توم پێ نەدەی ئەو وەڕەم قبووی مهم نییە. بڕۆیتە بەردەمە مانگایێ شمشێرێ بکێشی بێژی ڕۆژێ 20 لیتر شیرم پێ نەدەی گوێرەکەکە سەرەوڕم، حەبوویشی مهم نییە. وانە بەڵام من بێم چەقۆیە بخەمە سەر من لە مناڵەکەی تۆ و بێژم تۆ هەرچیەکەت هەسێشی بیدەوە من تۆ بووی تۆ کۆی لێ من تۆ لە ترساوە و کاراکەی ئەیکەی چون تۆ ترسە ناسی. دەڕساڕێ پس ئەمە سوالێکی بنەڕەتیە بۆ ئەنفال چون پێشمەرگەی لێ بوو. پێشمەرگە چۆن بم پانتاییە فقط لە لادیا بوو بۆ نەچوە ناو شار. بۆ یەکێک لە ڕێگەهایە کە سەدام حوسێنی مەشیە پەشیمان کردایەتەوە ئەوە بوو تۆ 40 دانە 50 دانە عەمەلیاتە شارکەی. تۆ بۆ لە بەغا دەست ناوەشێنی؟ بۆ بەغا شارێکی گەورەس پێتەختە عێراقە پڕیشێ لە کورد، تۆ بۆ ناتوانین دەست بۆشێنی؟ تۆ بۆ تەمەرکوزە عەمەلیاتەکانت ناوەیتە ناوە شارەکان. سوڵتەیە عێراق وا لە ناوی شارەکان نیە، لە ناوی لادیەکانە. تۆ لە لادیەکان چیەکەی؟ لادیەکان ئێشێ پشتی جەبهە بن، تۆ بۆ لە شارە عەمەلیات ناکەی. فەش دەی تۆ ئەم شەڕە بۆ ئەکەی؟ کێ مەئموری کردی ئەم شەڕە بکەی؟ کێ تۆی مەئمور کردگە ئەم شەڕە بکەی؟ دەوڵەتە عێراق خۆ نەیەتوانی لادێ بە لادێ پایگادا بنێت و ئستقرارە دەوڵەتە خۆی بکات. هاچی کرد بە بەهانەی تۆ؟ خەڵکی لادەی کردە جاش خەفیفە، وتی پێشمەرگاز تۆی ئەسڵحا بگرە دەسەوە، بێ پولیشە پێدەم، بێ پولیشە پێدەم. دەو مەردمیش بۆ خاترەوەی نەڕواتە عەسکەری و سەربازی بۆ جاش خەفیفە، و تێمە خاسرێت لە لادیەکەی خۆم دانیشکم و پارەیش ئەگرم و تحتە ناوە جاش خەفیفە و شەڕێکی نەمایشیش ئەەکەم و ناڕۆمە جبهەی ئێران وێداقیش نەکوژرێم. دروستە دەوڵەتە عێراق ئاوا نفوزی کردە ناوی لادیەکانە ئێمەوە سەرزەمینە ئێمەی تەنیوە. کێ باعسی بوو؟ پارتی وێکێتی. بۆیە دەوڵەتە عێراق پارتی وێکێتی لە بین نەورد. بۆیە دوێکە کاکە ئەبوو بەکر هەڵەدنی ئەیوت بە بەرچاوە من و بەناوە ڕەبایەکانە دەوڵەتە عێراق و ئێمە بە تەراکتۆر خۆراکمانەوەرد بۆ سەرکردایەتی یەکێتی. دەوڵەتە عێراق سە هاواپەیما بەسەر کەماشانەوە گەڕان نەیتوانێت دوو هاوپەیما بەسەر سەرگڕووە هەڵتەکێنێ جەلالە تاڵەبانی بکاتەوە پودر. نەیتوانێت. بۆ ناتوانێت؟ بۆ سوالە مەسە بۆ نایکا؟ بۆ ئەم دوژمنە پاک ناکاتەوە؟ بۆ لە بینی ناوە؟
جەلالە تاڵەبانی بارها چووگەتەکە سەدام حسێنە دانیشتگە سەدام حسێن بۆ جەلال تاڵەبانی ناگرێت طبق قانونە عێراق بەر ئەساسە تەروریست بوونە سەدام جەلال تاڵەبانی محاکمەیەکە چییە سەر لەشکرێکی سەدام حسێنی گرکەوە دەرەک من شەڕم تەکە جەلال تاڵەبانیە 20,000 نەفەری داگەسۆ کوشت ئیستا با سەر لەشکرێکم بتۆپێوە دەرەک چی بکەم جەلال تاڵەبانیم گرت بۆ نایگرێ کورە ئەمانە ڕۆنە بەغا لای سەیدە ڕەئیس دانیشن مزاکرەکەن کەس نایە ساڵە 91 وا لە بیرتانە مەسعودە بارزانی چوو جەلالە تاڵەبانی چوو چوونە بەغا لای سەدام حسێن بۆ ئەمانی نەگرت سوال بۆ نەیگرت مەگە سەدام هەرە و نێرەکەرە نیێوان لە هودنەیە بوون بڵێن چی یعنی بیگرتایەنە چیانە کرد چیان سەدام حسێن ئەوانی بگرتیا چیان سەدام حسێن ڕئیس جمهورە دەوڵەتە عێراق بوو و ئەمانە یاخیە دەوڵەتە عێراق بوون بۆ ڕزاخان ئاغا شەڕی گرت کەسی حەچێکی کرد و درۆوتی بێئەتکەمە ئەفسەر و بردی گرتی بۆ ڕزاخان تەواوی سەردارەکانی ئێڵێ بەختیاری بە وعدەی حکوومەت گرت ئەمیرە ئەزامی گرت گشتی بە وعدەی حکوومەت گرت بە ناوی مفاوزات گرتی کەس ڕزاخانی گرت ئەوە جەلال تاڵەبانی مەسعود بارزانی ناکرد ئیسا سوالە مەسە کێ پرۆسەی ئەنفالی بردە بەرەوە پرۆسەی ئەنفال ئەزانن یعنی چی خەڵکی کوردەوار لە بینبردنە ژیانە کوردی لە بینبردنە مڵکیەتە کورد بەسەر سەرزەمینە کوردەوارۆ خڕۆکردن جەمعیەتە پەراکەندەیە کورد بە پانتاییە سەرزەمینە کوردەوارۆ لە یەک سری مەجموعە بە ناوی شار و ئوردوگا بە ناوی شارەوە کێ هاوکارە ئەم پرۆژە بوو جاتێنە سەر گیانە ئینسانەکان کە کوژیان کێ هاوکاران پرۆژە بوو ئەم پرۆژە بە کێ جێبەجێ ئەو چۆن جێبەجێ ئەو ئەمە سوالە ئەوڵە کە تۆ ئیشی تاقیبی بکەی ئەنفالی یعنی چی لە سوالە ئەوڵە کاک بەکرد ئەنفالی یعنی چی کاک پەیمان ئەگەر ئێمە وەکو پێناسەکەی جینۆساید سەیری پرۆسی ئەنفالکەی کە هەموو ڕەگەزەکانی نه خودە کەلەمەی ئەنفالی یعنی چی ئەنفال لە وشەیەکی قورئانیە ئەگەر مەبەستت ئەوە بێت یعنی چی ئەنفال یعنی ئەو پاشماوانەی کە لە شەڕ و جەنگ بەجێمێنن لە نەفلەوە هاتووە کەواتە مسلمانان کە شەڕێکیانەکرد لەگەڵ کافرەکانە ئەو جەنگ و پاشماوەی جەنگی کە بەجێمە وەکو غەنیمەت دابەشیانە کرد پیانەوت ئەمە پێوترێ ئەنفال عالیە أنفال يعني أموال منقول وغير منقول من التي هنا توس سؤال دولة عراقي تك مردم كردا إعلام الشري كردها بزانا دولة عراقي أيود إيمت تك مخربين عشركين درسها نأيود تك أكراد عشركين أيود نعم شرتك كرد إعلام كريابو أما شربر عليها كرد لا أيبو ناوي ألين أنفال كي ناوي نياغا أنفال بعث ناوي نياغا بس خو كاك بيمان أويش كأمرو تركيا إيكا وإيراني كا خو أوان نالين يما شري كردكي هميان يما شري مخربينكين أو إيران لبرانبر كاك بلمك عزيزم او ايجي من شر مخربينك بلام اساتو وايتا بروسيسيكا ام بروسا ايجيت غنيمه لبرانبر ملتي كي دجمنا اموالي منقول غير منقول بو غير منقول ما بالي دي حد يستوى بيسا اموال منقول غير منقول اي وتشبو برياغا بوحد كذا بحثناكا حد لسر انفال بيسا مشو شي برياغا او ابو كمان اشاره بيكر تو حقي مالكيه بعنوان كل بسر سرزمين كردوارو لدستاكا أنا هدف أصلي أنفال مالكية نقرأ بينوا مالكية أولين ليبراليزم كلاسيك لسر شي داني بياغا قوانين التبعات وأصول الليبراليزم إنسان آزادة life liberty property حق حياة
حق ئازادی و حق مالکیت. درستە؟ درستە. خب ئەنفال یعنی چی؟ یعنی لە بەرامبەر دوژمنێکە، لە بەرامبەر دوژمنێکە ئەموالی منقول و قەیرە منقولی بۆی. کورد دوژمنە. چۆن دوژمنە؟ چۆن دوژمنە؟ دوژمنە دەرەکیە، دوژمنە ناسیۆنالیزمە عەرەبە. بە چی دوژمنە؟ بە پارتی و یەکێتی و حەسەک و شوعی و حرەکەتە ئیسلامی. بە چی دوژمنە کورد؟ چۆن دوژمنە؟ دا ئەم کوردایەتیە کە بە مەتن دوژمنە عێراقە کووە. بۆ دەوڵەتە سەدام حوسێن کارێکی بوو کە بنەماڵەی پێشمەرگە گشتیان بگرێ، ماڵەکانیان لێ بسێنێت و تەواویکان لە ژێرە ناوانفان. ئەیتوانێ و کارە بکەوانە دوژمنەکان ئەوانن، خەڵکی نییە. واسێ ئەوانە کات پەیمان کە ئێژێ لە منتەقەی دیواندەرە ساڵی دەهەی 60 لە منتەقەی دیواندەرە کۆمەڵە چوو بوو لە لادیەکان، جەمعیەتی لادیەکانی دروست کرد بوو. لادیەکان ئەو جەمعیەتی لادیەکانە کە لادیەکانی بەڕێوە ئەبرد، جمهوری ئیسلامی تێتۆ لادیەکان ئەگرێ. گوێ دوابێ هەر ئەوانە ئەبن ملیۆنەری خەڵکی ئەڕۆن تەکی سپای پاسدارانە قساکەن. ئەوانیش سپای پاسدارانێژی چیتان ئەوێت؟ ئەوانیش لیستێکی گەورە دائنێن چیمانەوێت، تراکتۆرمانەوێت و چیمانەوێت و چیمانەوێت و چیمانەوێت و خواستەکان کۆمونیستین. ئەیدا و دەستی کاورای سپا و کاورای سپای خوێنێت و ئێژێت کە ئەمانەی تۆ نووسیکتە بە ئێمە جێبەجێ ناکرێ. کاورایژی ئەی خوای ئێمە گیرمان کردێت لە نێوانە سێ دەوڵەت. سێ دەوڵەت ئێژێ یعنی چی سێ دەوڵەت؟ ئێژێ کۆمەڵە و دموکرات و ئێوە. کاورا ئێژێ دەی لە لای جمهوری ئیسلامی حاصل ناوێ بڕۆ بۆ لای دەوڵەتێکی تر. سەرکارهێنیان مردمە سڤیل هەر کەسی ئەسلحە بگرێت و دەسۆ تەباتەمە لەسەری و دەوڵەتی هێزان. مردمە سڤیل لەبرا بێگوناحە، بێگوناحە. خود کەلەمەی ئەنفال بسیار مهمە تۆ بفهمی. جا هەر لەم کەلەمەی ئەنفالە زانی چیان دروست کردە؟ کورد و تورک، کورد و عەرەب دوژمنی کوردە. وەلی تۆ بارهای بار ئەشنەفی لە زوانە مەسعود بارزانیێژ برا عەرەبەکانمان کێ ساڵی 2003 چوو دەوڵەتی عێراقی دانیاوە؟ کێ داینیاوە؟ مەسعود بارزانی، جەلال تاڵەبانی، نەوشیروان مستەفا، حەمێ حاجی مەحموود، ئیسلامیەکان. دروست ئاغیدان دێ ئێمە چۆن دوژمن بووگین و ئەنفالمان بەسەرەوە کریاگە و دوژمنین و چۆن ڕێکەوتی؟ دەوڵەتە عێراقی ئێمەی بە عنوانە ملەتێک کە دوژمنە عەرەبە معرەفی کردو یا ئێوە دوژمن بوون. خب پس ئەسڵە ئەساسە ئەنفال لەگرا دەست پێکات مردم و کورد لە مالکیەت بخەن. درستە؟ مالکیەتە کوێ؟ ئێستا سوال مالکیەتە کوێ؟ مالکیەتە کوێ؟ سەرزەمین. ئێستا تۆ چیت هەست؟ تۆ چەمچەماڵیت، تۆ کفریت، تۆ کەلاری، تۆ کورد نییەی. کوردەوار کۆە تۆ خەڵکە شارێکی. ئێستا کاورایژێ باسی سلێمانی کە باسی سلێمانی کە تۆ باسی کوردەکەی، باسی سەرزەمینە کوردەوارەکەی. ئەو حەز بە مەحەلەکەی خۆیەکە، شارەکە و سابوونتەران و مەڵکەنی و هەولێر و قەڵاکەی و کرماشان و تاقۆسان و نانبرنجی و باسی ئەوە کە فرەخۆشە. خب لەگرا ئەنفال یعنی لە دەستدانە سەرزەمین. ئێستا تۆ لە دەستدانە سەرزەمین بۆ ئێمە بەحسکەی و سەرزەمینتان لە دەستدا؟ بەڵێ. فەرموو کاک بکرد. کاک پەیمان بەڕاستی ئەوەی کە جەنابێت ئەو پرسیاری کە تەرحێکردی، یعنی دروستکردنی شار و لێسەندنی سەرزەمین و ئەوانە، یعنی بەبێ پرۆسی ئەنفال جێبەجێ ناکرێت. یعنی ئەبێ یعنی تۆ لا پرۆسی جینۆساید بخەیتە ڕێ بۆی بتوانی شار دروستکەی، بۆی بتوانی جەمعیەتی
آخر کردوێتی تۆ بە من شەهادەت بدە شەڕ نێوان و ئێران و عێراق لەسەر سنوورەکانە خەڵکی لادێ کە کەوتە بەر شەڕەکە گواستیانەوە بۆ مەجمعەکان لێو دو هەر ئەو مەجمعەکریا بە کوپی ما بەقی لادیەکانیشیان کۆچ ئەدا یان خستنە ناوە مەجمع وەێ ئەم جارە سۆمریان پیانەدا جگەرەی سۆمریان پیانەدا سیارەی بەرازیلیان پیانەدا پارەیان پیانەدا دروستە ئەوە قۆناغی یەک دروستە بەڵێ بەڵێ قۆناغی دووەم ئەمە بوو ئەمە ئاخرەکەی بوو بیانووی شەڕ ئێران و عێراق تەواو بوو ئێران و عێراق سەڵحیان کرد پرۆژەکە تەواو نەبوو بەس ئەم جارە تاک پەیمان خەڵکی مەسەن پێشمەرگە مەسەلەن تێڕوانین ئەوەی کە لە لادیا بووە کە تۆ پێڵێن با ئەوە جەپەی پشتەوەی بێ ینی پێشمەرگە لادی و گوندەکانی وەکو پێگەیەکی جوگرافی بەهێز بەکارێناوە بۆ بەرگریکردن یعنی ڕەنگە ئەو بەرگری لە کێ برای براکەم آخر دانێ پەلەمەکە کاکەین پەلەمەکە کاک بەکرمەچۆ پەلەمەکە دانەی حیزبی دموکراتی یەکمان پێش چووە ناوە شارە شنۆ 3 نەفەر بوون هەڵیەک ئەیود وە خەڵکەکە ئەی و بەجێ و ناهێڵم بەجێ و ناهێڵم جا ئەوان فعلە جەمع بە فەرد بەکارەوەن یعنی بەجێتان ناهێڵم کەسیش نەوە پرسیاری لێ بکات چۆن بەجێمان ناهێڵی نای کێ بەجێمان ناهێڵی تەکە خۆتا ئەمانوەی ئەمان خوازی لە بەرامبەر کیا بەجێمان ناهێڵی بەرگری لە کێ ئەکرد بەرگری لە نفوزە حیزب بەعسە کرد بەرگری لەوە ئەکرد دەوڵەتە بەعس ئەم سەرزەمینە نەگری بەرگری لە کێ ئەکردەی لادەکان خۆ تیکە تیکە پایگایان تیا نەبوو بەرگری چی هێزە بەرگریە چی ئەکرد ئەمە چی بوو ئەم بەری پێ ئەگرد نەیوەن چی بوو بەری پێ ئەگرد نەیوەن بزانە زۆر مهمە بەرگری لە کێ لە چی هیچ ئایا ئەوان لادەیەکیان ئەگرد ئەیان هێشت و لە ژێر دەسەڵاتە ئەوانە بوو ئابووریان دروستە کرد پارەیان دروست ئەکرد بەرەبەرە دەسەڵاتەکان پانوبەرینترە کرد بەرەو شارەکان ڕۆئەچوون و نە ئەی چیان نەکردم تێ هەڵدریاگانە ئەهاتن لە کوڵە سوچە لادەیەکا چوار ئارپیجیان ئەتەقان 15 دانە گولە تۆپ ئەنریا بە لادێکە کاولە و وایە ئەوانە بەڵێ سەرکە با من شتێکە پێبێژم کاکە بەکر لەبەرەوەی لە یەکتری تێبگەین مادام چوویتە سەر بەرگری فیلمە گلادیاتۆرت دیوتە ئەوەی ڕەسل کرو بازیەکە دیوتە زۆر بەناوبانگە خەڵک حەزەکا بە فیلمی بەتەڵ و ڕەجولە لە حەدیدی و ئامانە لە فیلمە گلادیاتۆرە کابرای ژەنەراڵە ئەرتەشە ڕۆم ئەکرێتەوە بەردە ئەوێتۆ گلادیاتۆر ئەربابەکەی ئێژێ من تۆ ئەوەمە ڕۆم لە ڕۆمە شەڕە گلادیاتۆری بکەی گوێدوا پێی دەگەم تێت کاک بەکردنەوە شەڕە گلادیاتۆری بکەی ئەوێسین تا کاکە تەشریف بێرێتەوە ئەوێسین تا کاک بەکر بێتەوە کاک بەکر نەهاتەوە وەکو شتێ ئەم جارە کولەن کاک بەکریان لە سەفحەی ڕۆژگار سڕێەوە ئەگەر کاک بەکر تا دەقیقەیەکتر تەشریفی نەهاوردەوە یەکێک لە یارانە خێز تەشریف بێرێت وە کامێراکە بگرێت
یەکێک لە یارانە ئاخێز تەشریف بێرەوە کامێراکە بگرێتەوە کاک بەکر تەشریف نایێت دەنگە من تێت یەکێک لە یارانە ئاخێز بیگرێ من کەسێک کە نایناسم کامێراکەی وەرناگرم نازانم کێس کەس ناتوانێت کامێرا بگرێ بەردەستت خۆش بێن سڵاو کاک پەیمان فەرموو سەرچاوم مەمنون خۆ متاسفانە کاک بەکر نەیتوانی تەشریف بێرێت دیبەیتەکانە ئەووەڵینە دادگای ئەنفالیان کە قرارە درێژە بکێشێت بە مشت و مڕ دەستپێیەکات تا ئێمە وەکو چۆن هەویرێک ئەشێلیت بیشێلین مەوزوعەکە بشێلین و ئیستدلالاتێکەوە لە پشتیا تا ئەم دەقیقە بەڕەسی کریاگە و بەرباسی بدەین ئەزانم لە بەعزێ جێگەوە پەراکەندە ئەوێت ئەزانم خەڵک پێی وایە کە پەراکەندە بووگە بەڵام ئەمانە هەمان ئیستدلالاتن کە لە سەریا ما بەقێ داستان و کاولکاریە سەرزەمینە کوردەواردان دیاگە کاکەیەک لەگرا پرسیاری کرد شەڕە ڤێتنامیەکان و شەڕە کوباییەکانیش لە ناوە لادێکان و شاخ و داخەکانە بووبە نمونەیە کوبا تەنها نمونەیەکە لە تاریخا کە شەڕە چریکی تیا سەرکەوت شەڕە چریکی لە بەرامبەر باتیستایەکە محبوبیەتی نەبوو ئاغایان ئەم ئاغا محبوبیەتی حتا لە ناوە توجار و کاسب کوبا نەبوو تۆ وەختی توجار و تەبەقەیە کاسبە تەکانەوێت بە عینوانە حاکمێک پشتشگیاگە و ئەمان پشتیان شکا ئەرتشە 40,000 نەفەریە ئەو بە چەند سەد گریلا لە بین چوو و ئەمە نمونەیەک بوو کە ئاغایە چوگووارە فوکریا ژێرە قولی فکری کرد ئەتوانێ ما بەقی دنیا ئازادکە چووە کۆنگۆ نەیتوانی هاتۆ کەشوەرێکی هاتە بولیڤی و لە بولیڤیا خەڵکە بولیڤی گرتیان و کوشتیان چون ڕئیس جمهورە بولیڤی عەقەبەی مەردمی بوو بە انتخابات هاتبووە سەرکار و نەیتوانی ئەو کارە بکە کە لە کوبا کردی ئەمە نمونەیە کوبا بوو و ئەمە نمونەیە ڤێتنام نمونەیە ڤێتنام دەوڵەتە ڤێتنامە شومالی وانە پشتا شەڕە تەمام عەیار بەر عەلەیها ئەمریکاکە شەڕە وەتەنی بەر عەلەیها ئەمریکاکە کوڕە خاس تۆ لە شەڕە گریلاییە ئیشێ ئەفکارە عمومیە مەردمە لە پشتاوێت تۆ ئیشێ شەڕێکە ئیکەی ڕایگشتیە خەڵک بۆ خۆت ڕابکێشی شەڕە گریلایی هەدەفی ئەوەسە پۆلەتیک پرۆپاگاندا پابلیک ئۆپینیۆن تۆ ئیشی لە شارەکانە دەسە بۆشاندایە تۆ ئیشی لە بەغا بدایە لە دەوڵەتە عێراقی و تۆ لێت نەدا تۆ یەک عەمەلیاتە بچووکە لە بەغا بکردایە بدایە لە پێگەیەکی دەوڵەتە عێراقی لە بەغا بدایە لە مهرەیەکی دانودروشتە دەوڵەتە عێراقی لە بەغا بەرەیە تەبلیغاتیەکەی و بەرەیە تەبلیغاتیە شەڕە تۆ بسیار گۆستەردەتر ئەو و تۆ ئەم کارتە نەکردە تۆ چووکی تەناوی لادەیەک عەزیزم ما ئەو وتی بە پەچریکەکانە خۆی وتی هەرچیەکە خۆن پووری بدەن دەسمەوەم بۆ ژنە مردن پێشمەرگەکانی ئەمانە چووگەسە ماڵە هەر کەسێ لە لادێ و مفت خواردگێسی کەڵەگایی کردەوە سەر ماڵە مردمەوە نانە مفتی خواردگە دەسی ورگە بۆ ژن و ماڵ و مناڵە مردم دێ ئەمە عەزیزەکەم مردم لە تۆ متەنەفر ئەوێت تۆ ئەسن کارە بە مردمە نییە تۆ یەکێکی تر دروستی کردگە یەکێکی تر تەئمینەکە تۆ مردمە نەگەرەکە ئاغای گیان بۆیە
داستانەکە کولەن بە پێچەوانەست لە سەرزەمینە ئێمە من لەسرە شەڕ گلیلایی قسەم کردگە کاک عەبدوڕەحمان نووسی گێسی وە قسەکە و تۆ توانی بیخوێنی تۆ تا بفەهمی ئەمانە لەگەڵ هەرچی کتە لەم دنیا بەرعەکسی عەمەڵەکەن و ماگنۆ تۆ لە کەلەمەیە ئەنفال مەشایە دەستە پێ بکردایە ئەنفال یعنی غەنیمەتگرتن غەنیمەتگرتن لە کێ توجاری تەکلیفە مەشایە مشخص کردایە چمکە کێ داینیاگە کێ کوردی کردە سەر دوژمن کورد کێس بعد تۆ لە ئەنفالە قەرارە چی لە دەست بدەی ئەموالە منقول و قەیرە منقول لە دەستی بەی چی ئەموالە منقول و قەیرە منقولتە سەروەتە فەردی و حاکمیەتە سەرزەمینی تۆ قەرارە لە دەست بەی بۆ تۆ لەم پرۆسە ئەنفال تعقیب ناکەی بۆ تعقیبی ناکەی لەگرا دێم حاکمیەتە سەرزەمینە هاتکەس و تا ئەم دەقیقە لە زەهنە ئێوەی کووردا هاتکەس و نەهاتکەسەوە ئێوە خۆتان بە مالەکەم سەرزەمینە ئەزانن نازانن نە بۆتان مهم نییە ئەچیتان بۆ مهمە پوڵتان بۆ مهمە هەر کەسێ پوڵ بدا ئێوە ئیگرن درستە پرۆسەی ئەنفال یعنی چی بە بیانوویەکێ بۆ اتفاق کەوت ئەبعادی چه شەکڵی بوو داستانەکانی چه شکلی بوو کە خۆی ئینسانەکانی ئەمڕۆ گۆڕیگە و ئینسانەکان ئەوە نییەن کە ئێشێ بوون بۆ حکوومەتە هەرێم ناچێ بە شوێنە ئەبعادە ئەنفالە بەڵام بن بە بردە ئەم سەرزەمینە ئەگەڕێت و ئێژێ لە تەقتەقا ئێمە نەفتمان هەست لە تەقتەقا ئێمە گازمان هەست گەورەترین منبع گازیە جیهان وا لە ژێرە شارە زوورە چۆن ئەمە ئەدۆزێتەوە ئەم گەماڵە ولی چۆن ناتوانێ بەعادان فار دەرخا بۆ خاترەوەی دەریخا دەرەکەوێت کە خۆی بەشێکە لە دەوڵەتە عێراق بەشێک بووکە لە دەوڵەتە عێراق بەشێکە لە دەوڵەتە ئێران بەشێکە لە کارتە جیهانی نظامە سڵتە کێ لەبین بووە تۆ لەبین بووە تاریخە لەبین بووە میراسە لەبین بووە ئێرادەت لەبین بووە شوناسە لەبین بووە لەبینت بووە بتکاتە چی بتکاتە مشتی لەشە بێسەر بتکاتە مشتە ئینسانە بێ ئێرادەی سوالکەر بتکاتە مشتە ئینسانە بێ قیەم بێ سەرزەمین بێ میراس بێ شوناس گەرەکی بتکات بەوە ئێمە ئەنفال ئێشێ بەڕەسیکەین وەلی ئێشێ لە ئەوەڵۆ ڕەوایەتەکەی ئەنفال جێبەجێکەین تا بفەهمین ئێمە چیمان حاڵی بووگە لە ئەنفال چی تێ ئەگەین لە ئەنفال وەڵا سەدام حسین کردو تەواو بوو چوو پەیکاری غەنیمەت ئەسێنێت و هەنوو تەوزیح نەداگە کێم غەنیمەتە ئەسێنیت حزبێک بە ناوی حیزبی بەعسی اشتراکی میشل ئەفلەقی ئەوەی سێنێت ناسیۆنەلیزمە عەرەب ئەیسێنێت خانشە حکوومەتیە دەسەڵاتیە ئیسلامی کی ئەیسێنێت تۆ چۆن حەت هێشتا ئەم دوژمنتە مشەخەص نەکردگە ئەنفال لە بەرامبەر کامە دوژمنە کورد دوژمنایەتی کورد چه شکلیە چۆنە نا کاک بەکرد فەرموو پارشێوەکەت بکە زەحمەتت کێشا بەشدار ئەوی لە دیبەیتەکانەدا هاتووە با بزانی دیبەیتهای ئەوەڵ سەختە بۆ سەختە بۆ خاتری ئەوەی ئێمە قەوارەی ڕەوایەتەکە دەرەخەین ئیدعاکە تەرحەکەین ئیسباتی ئەەکەی نەمانە کێن تحتە ناوە کورد و لە ژێرە ناوە کورد و لە ژێرە ناوە حیزبە کوردی و ختم ئەوێ بە ئەم مەسئلەیەکە هەست ئمڕۆ پرۆسەیە ئەنفال بەردەوامە تۆ وەختێژی پرۆسەیە ئەنفال بەردەوامە یعنی چۆن پرۆسەیە ئەنفال بەردەوامە چۆنەکە ئێمە لەم دادگا گەرەکمانە بەم نەتیجە بگەین ئەنفال بە کامە ئەبعادی و هەنووز بەردەوامە و هەنووز ئەمانە خەریکن ئەنفالەکەن بایمەش ئەمە بەڕەسیکەین و ئەمە لە توولە دادگاکانە ئەنفال دەرەکەوێ کە ئەنفال چۆن بەردەوامە
پس ئێمە ئێشەی لەسرە وشە بە وشەی بوێسین و تاریخەکانمان گەرەکە ئێمە ناتوانین ئەنفال لە حەواوە تعریفکەینەوە بێ ئەوەی شەڕ ئێران و عێراق بەڕەسیکەین، بێ ئەوەی داستانە میشل ئەفلەق بەڕەسیکەین، بێ ئەوەی ناسیۆنالیزمە عەرەب بەڕەسیکەین، بێ ئەوەی تاریخە سەد ساڵەیە منتەقە بەڕەسیکەین، بێ ئەوەی تاریخە تجارەت و ئیستعمار و ئەمانەی کە ناویان یاگە بەڕەسیکەین تا بگەینە ئەنفال، تا بزانین ئەمانە کێن دروستیان کردگنەوە هاتگەن. تمام ئەمانە واجبە تۆ بیدێتە دەمی یەکتری و تا تۆ بگەیتە سەرن لەختەیە ئەنفال. یعنی چی ئەنفال؟ یعنی تۆ غەنیمەت لە کێ ئەسێنیت؟ ئەم غەنیمەتە چییە؟ خاکێسی، فەرهەنگێسی، تاریخێسی، میراسێسی، چیزی لێ ئەسێنیت؟ گیانیسی، گیانی غەنیمەتە ها بەلای تۆ ئەوەی وەی کوژی، چی ئەم ڕۆحە تۆ ئەی کوژیت و ئەم غەنیمەتە تۆ ئەی وەیت؟ بە بیان و یەکێ بە کامە بیان و تۆ ئەم کاراکەی؟ تووشی بزانی چی دەوڵەتە عێراقی بە ئەگرا ئەگەیەنی وا بە تۆ بکە؟ چی هەروە لە خۆی وەقینی تێدێت یا ئەمە پرۆژەیەک وا لە پشتیا و ئەم پرۆژە قەرارە لە تۆ شتێکی تر دەربێرێت؟ من بە تۆ وتم جەنگە جەهانیە دووەم بە چه بەهانەیە دەسی پێ کرد؟ من بە تۆ وتم هیتلەر چۆن فکریە کردو؟ هیتلەر مەجبور بوو. جەنگە جەهانیە ئەوەڵ بۆ دەسی پێ کرد. جەنگە جەهانیە ئەوەڵ ڕقابەتە فيما بين دوو ئیمپراتوریە، ئیمپراتوریە ئەڵمان و ئیمپراتوریە ئینگلیس. ئیمپراتوریە بریتانیا قەپی کردگە بە دنیا، ئاڵمان ئیمپراتوریەکی جەدیدە کە بە تەکنۆلۆژی تێتە بەرەوە، بەڵام عەرزی بۆ نییە لە هیچوێ. لذا ئەکەونە ڕقابەتە ئەسلحە سازی و کەشتی سازی لە بەرامبەری یەکتریە. بریتانیا بۆ کۆیت ئەکات و کۆیت. تۆ ئیشی ئەمانە بفەهمی تا بزانی تۆ بە کیا ئەڕۆی، بە کوێ ئەچیت. سەرزەمینە کوردستان و کوردەوار بۆچی تەبدیل ئەوێ بە کشتگێ و کێڵگەی تووتون؟ بۆ تەبدیل ئەوێت و کێڵگەی تووتون؟ ئەتۆ ئەمە نافەهمی هندوستان و ئەفغانستان تەبدیل ئەوێ بە کێڵگەی خەشخاش و سەرزەمینە کوردەوار تەبدیل ئەوێ بە کێڵگەی تووتون. تووتون کالای کێس؟ تەماکۆ کالای کێس؟ کێم کالایە هاوردە؟ کێ تجارەتە بینومەلەلی بەم کالاکە؟ ئەمە کەی؟ ئەمە 250-300 ساڵە پێش دەست پێەکە بە کشتە تووتون لە سەرزەمینە ئێمە. لذا تۆ وەختی گەرەکتە بگەی بە ئەنفال ئێشێ بە مەسیرێکی تاریخیا بڕۆی تا بفەهمی ئەوەی کە تۆ مالکیت لە دەسەدەی یعنی چی تۆ مالکیت لە دەسەدەی؟ هیچ کە تا ئێستا بەمە فکری کردبوو؟ تۆ مالکیتە ئێڵی خەریکی لە دەسەدەی. مەسەڵەن ئێڵە هەمەوەن لە چەمچەماڵە مالکیەتی هەست بەسەر منتەقەیەکە لە شارە زورە، مالکیەتی هەست بەسەر منتەقەیەکە لە مووسڵە، مالکیەتی هەست بەسەر منتەقەیەکە لە حەڵەبە. گشتی لە دەست ئەدا، گشتی لە دەست ئەدات. بابەگیان جەهانە ئەمڕۆژە پڕی لەم 9 ملیارد ئینسانە، جەهانە 300 ساڵە پێشەوەنە جەمعیەتی نییە، بە دنیای غەربی شەوەنە جەمعیەتی نییە. بۆی ئەم سەرزەمینە وەسیعە کوردەوارەوە لەبەر دەسە ئوممەتە کوردیە و تیا جەولان ئەدا، بۆیە تێرە، بۆیە برسی نییە، بۆیە کەمبوودە ئاوی لە پەراکەندگی و گوستەردەگیە سەرزەمینان جۆبرانەکاتەوە. فەسڵ بە فەسڵ لە جێگەیەکە حیواناتی ئەلەوە ڕێنێت، باخداری ئەکات، زەمینداری ئەکات، بەرهەم تێرێت. تۆ بە دنیای ئەمڕۆ خەڵکی ئەنواری بەسەر زەمینە کوردەوارە و ناتوانی لە 200 ساڵە پێشەوە کوردەوار تەسەوور بکەیت چی شکلی بووگە. چۆن بریتانیایەکان تێنە ئەم سەرزەمینە، دەستگاهە کلیسا و کلیسە تێتە ئەم سەرزەمینە و بۆ دین تێرێتە ئەم سەرزەمینە، بۆ ئیسلام تێرێ. ئیسلام شعبەیەکە لە ئەدیانە ئیبراهیمی. ئیسلام و دین ڕەوایەتێکە کە تۆ ئەتوانی پێی مەردەم دروستکەی.
هەروەکو ئەوەی کە مارکسیزمەیکە، هەروەکو ئەوەی کە لیبرالیزمەیکە، هەروەکو ئەوەی کە تەواوی فرق و سەختەکانە مختلف ئەیکەن. تو چیرۆک تێری بۆ مردم. وبعد ئیمپراتوریەت دروزەکەی، وبعد ئەم ئیمپراتوریەتە کەیتە دەوڵەت ملت، وبعد شروعەکەیتە گۆڕینە دەمۆگرافی. بۆ کەس نایەتە سەر مەقولەیە داعش، داعشیش هەمان امتدادە. گۆڕینە دەمۆگرافیە منتەقە، حقیقەتە تاریخی لە بینبردنە ئاسەوارە تەمەدن، بێسەرزەمینکردنە ئینسانەکانە و دەرهاوردنە قەبارەیە کۆرپۆریشنە، هەتا ئەڕوات ئەی شێلن ئەی شێلن ئەی شێلن. بۆ حیچ کەسێک خۆ ئەمە هەنە 4 ساڵە پێشە، بۆ حیچ کەسێک بە وردی جەریان داعش ناتوانێت تەحلیلکە، بۆ نایکە. مشتێ توڕەهات و عیدێ ئیسلامی تووڕە و عیدێ ئیسلامی شەهوەت باز هاتگن گەرەکیانە هەر لە خۆیان و لە خۆیان و بێ ئەوەی ساپۆرت بکرێن و بێ ئەوەی حمایەت بکرێن و هەر لە خۆیان و قەپیان کرد بە سەرزەمینێکا و گرتیان و ئیسێشە هەر ماگن وەکو ئەژدەها، هەر ئەدەی لەسەریان هەردا کەفێ هەڕاسەوێت و هەردا کەفێ هەڕاسەوێت. بۆیە واجبە ئێمە ئەم دادگانە بۆینە ڕێوە و بە حزوورە کەسانێک وەکو کاک بەکر بەردەوامی کەین تا قەبارەیە ئیدعاکە دەربێرین. من لە دادگاهای داهاتووە زیاتر وەرزی ئەدەم تا ئیدعانامەکە دەربێت و ئێمە تێبگەین کە بۆ ئەنفال و پاشان لەسەر سەنگومەنە ئەنفال ئەوجار شەواهدتر کۆ ئەەکەینەوە و مردم بە وردی تێنە سەر داستانەکانیان. لایەوە خۆش.